تا ببینی نوری چاو هزی پیم تا ببینی نوری چاو هزی پیم دمو 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 لە بەرچاومانە ژنمان هەڵێنە خوارەوە لە بیناوە بەڕاستی خوێڕین کوردانی ڕۆژئاوا خەڵکی ئەوێن یان ئەم ناوچەیە بەجددی عەرەبیە کەواکو ئەحمەد شەرعەڵێت بە ئەسڵ خەڵکی و ناوچەیە نین وشەی ئێمە 3500 ساڵەوە پێش لەسەر خاکی سووریا نووسراوە ئەو کەسانی کەوا شەڕەکەن ئێستا لە ڕۆژاوای کوردستانە ئافرەتێکی زۆر زۆری تەیە هەر هەبووە ناو کوردای ئەم شتەیە خۆ شتێکی تازەیە ئەنی هەر حیجابەکەی پێوێ بەڵام هاتووە لە ڕەنگی ئاڵای کورد کە زیشی کردووە بە حیجابەکەەوە ئەمانە شەڕی عەرەبچێتیەکەن بەڵام لەژێر درۆ ئەجینە ئەوەی کورد مسلمانە عەرەب هێندە مسلمان بۆچی سووریەکان شەڕواڵیان نەفەیە سێ چوار سەگ بە گاز ئەگەن لە ئاڵای ئیسرائیل لەسەر و سنوورە ئەو سەگانە داکۆجی لە خاگەگاکەنێوە لە دوورۆ سێرێکم نەوشەوەی کە ترامپ هات خەوم لێ نەکەوت هەی تابانی چاوەڕێم کرد کە ترامپ نەیباتەوە چکە گۆڕانکاری تر بڕێ وڵاتێ نییە لە تەریخا ناوی وڵاتی عەربی سووری بێ نییە لە مێژووە ڕاستەکەی لەم چەند ڕۆژەیە مانای کوردبوون گۆڕاوە هەندێک کە زەڵێن ئەمڕۆ نەتەوەگەری گرنگ نیە هەر ئاین گرنگ نەخێر سەلاحەدین باشی نمونەتە ئەم داگیرکاریە و لێسنەوەی خاکی کووردا بزەبت کەی دەستی پێکرد تووشیا باسی ئاشتیەکە تەبانەمە خەڵک مەشغوڵکردن جاری وایە هەندێشتی کوردی لە کورد خۆی باشتر زانێت لەوێ تیمیان هەیە کوردیە زانێ عشیرەتەکانە ناسێ وە چێ کاریگەری هەیە لەوێەوە بەردەوام کار لەسەر تۆکە وڵا کەسمان نیە جگە لە زمانی کوردزانەوە نە هاوکاری دەکا و ڕۆحی بەرگری دەکوژێ یعنی بێم تو ڕەبوو نەبکەین بە پرۆژەی دروستکردنی سوپایەکی کوردی شکانی ئەم زۆنی زەرد و سەوزە پرۆژەی دروستکردنەوەی پەرلەمان یەک بوونمان هیچ کەسێ سەر و کوردستان نییە هیچ کەسێک هەمومان لە ناوەچین بەزەم کوردستان نامێنێ وەژبێ بژمێن بەخێر بێن نەگیاخوا بەخێر بنەوەدانتان کردەوە بۆ نوێتی ئەڵلقەی دیوەخانی ئەم یەک دوو هەفتەیە زۆر گرنگە لەسەر بابەتێکی نەتەوەی و چارنووسسازە ئەڵلقەیەم جارە لەگەڵ ماوەسە سۆرانی حەمەڕەشە لەسەر بابەتی کوردانی ڕۆژئاوا و مێژووی ئەو ناوچەیە و هەروەها ئەم قسانی کەوا دەکرێت دەڵێن ئەوە خاکی عەرەبە و دەڵێن سووریا بە ئەسڵی عەرەبی بووە ئەو ناوچانە هەمووی عەرەبین و کورد لە باکوورەوە بۆی هاتوون ڕاستە مێژووی کورد لەو ناوچەیە چییە ئەم پروپاگەندانی بڵاوەکرێتەوە ئەتوانن پشڕاستی بکەنەوە و زۆر بابەتی گرنگتر کە ماوەسەسەران خۆتان ئەیناسن لەم پۆدکاستەیە باسەکرێ هیوادارم سوودی وەربگرن و ئەم ماوەیە بە گڕوتینەوە هەرچی هێزی ناوتان هەیە بە گڕوتینی پشگیری ئەم جۆرە پۆدکاستانە و پۆستانە و نەک بەسی ئێمە هی هەموو ئەکاونتە کوردیەکان تاوکو دەنگی ئەمە بگاتە جیهان و ڕاستیەکان نەشاردرێنەوە و حەقیش دەربکەوێت زۆر سپاس بۆ سپۆنسەرەکان مەگەرەوان بوون نەبوونیانەمان ناتوانی بۆ ئایزۆن و چای مامە و تەڵەبات و توێتە هیوادارین بەدڵتان بێت و ئای کۆمنتان لەبیر نەچێت و بۆنە پۆدکاستەکە ماوەسەجیان بەخێر بی زۆر سپاس بەخێراتی مامۆستا دووبارە ئاوادان کردەوە زۆر بەڕێزی سپاس وەزات چۆنە؟ وەڵاهی من زۆر باشم خوا بەزیاد بێ یعنی باشم بەڵام لە ئەمە هەمومانی نیگەران کردووە بەڵام خۆشبەختانە ئەو ڕۆحەزی نوێ ینی ئەخرم ڕۆژانە کە بێگەڵی باشی تۆزێ پرسیارەکە ڕاندێکی تر وەرەگرێ ئەم ڕۆحی زیندوو بوونەوەی هەمومانیشی زیینون کردەوە ژینە ینی من ئەو ڕۆژانی حەلب بەڕاستیانی زۆر دڵتانگم زۆر بەڵام ئەم ڕۆحی کەت خەریکە یعنی وزەیەکی سەیری فەرەنگی و بڵین کوردبوون مانایەکی نوێ بێ ئەمە هیوایەکی گەوری لای هەمومان دروست کردووە لەم ئازارا هیواکی بەهێزی جستەکەم وایە کە سەرەتا قسەمان کرد کە ئەم تاوکۆم بەرنامێ بکەین دەنگت تۆزێک با بڵین ڕژبینیەک بوو بێ ئومێدیەکی پێوە دیار بوو بەڵام ئەم ڕۆکە و لە دوێنێکەوە ئەستەکەم گەشتبینیەک و وزەیەک و ئەڵی شتێکە زانینکەوە ئێمە نایزانین شتێکە بینیوە ئیتر ئەم یەک گرتوویە یان شتێکی تر هەیە لە ئاراوەکە ناو پۆدکاستەکەی باسی بکەین حەزەکەی بە یەکسە بچین ناو بابەتەکەەوە مامۆستا گیان کوردانی ڕۆژئاوا بە گشتی خەڵکی ئەوێن یان ئەم ناوچەیە بەجددی عەرەبیە کەواکو ئەحمەد شەرعەڵێت و ئەمانە هاتوونە ماوەی 56 ساڵێک کە هەیە کەڵێ ئێمە لە کاتی شۆڕشی شێخ سەعیدی پیران و لە باکوورەوە هاتوونە بە ئەسڵ خەڵکی و ناوچەیە نین بە قۆڵی بە وردی بۆمانی ڕوونکەوە بەجددی کوردی ڕۆژاوا خەڵکی و ناوچەیە خۆی من دایمە بندەمێکە لە خەمیەمە ینی کە کورچیم دەست کرد لە 2013 لەم خەما بووم ینی زۆر گرنگە نەتەوە خۆی بناسێ تۆ لەسەر خاچێکی زانی وەکو چی وایە بۆ ئاسان بکەم تۆ باو باپیرە خاچێکی زۆریان بۆ بەجێشتووی باشە زەویزارێکی زۆریان بۆ بەجێشتووی بەڵام تاپەیان بۆ دانەنایی لەپەر کۆمەڵێکی کاکە مەعرزیەمە هی تۆشە بە باو باپیرەی تۆ ئەڵێ عەرزیەمەیە و کۆمەڵێ وەرەکان دروست کردووە تۆ وەرەقەکە پێ نییە مێژووە مەیە بۆ تۆ مێژوو بواە هەموو مناڵێکمان بزانێ ئەم شوێنە کوێیە ئەبێ بزانی مناڵ پێی نەڵی ڕۆژاوایانی چی لە خوێندنگا
ئەوانە بنجاری بەرنامی پێشوژوتم ئێمە بێت لە مناڵیەوە سەربازی فەرهەنگ دروستکەین سەربازێک کە ئاوا کاکەوینە تنگانەوە حەج مناڵێ بڵنگۆیە بێ بۆ داخۆشیکردن لەم خاک و فەرهەنگە جابای بمەوە سەر ئەوەی کە ئایا کوردانی ڕۆژهڵات لێوێن عەرەب کوردانی ڕۆژئاوا عەرەب لە چیرۆک دروستکردنا لە دەمە زۆر هینن ینی زاڵکردنی قسەیان بەڵام خۆشبەختانە ئێمە سەرچاومان هەیە خەڵکی هەیە پیانەڵێن لوڤیەکان لە بینی بڵین ڕۆژاوای کوردستان و باکووراشیان تێکسیان بەجێشتۆ یەکەم بڵین یەکەم لە دوای میسریەکان یەکەم هێرۆگلێفیە لە عالەما بڵین دوای میسر لەوێ دروست بووە سەرخاجی کوردستان وشەی وا کوردی خۆشیان نووسیە بە ئاشتیڵێن ئاشەتە باشە بە تاتە کە ئەمڕۆ هەورامیە لە تاتە هاڕە لە کوردەواریە ینی بەردیهین ینی ئەمانە بۆیە بۆ هێنمەوە سەرەتا وشەی ئێمە 3500 ساڵەوە پێش لەسەر خاکی سووریان نووسراوە باشە بە هێرۆگلەفی باشە من فەرهەنگەکەیم داناوە ینی لە پەرتووکەمە توانیمانە ببینی اینجا با بێمە دواتر لە پێش ئیسلامە سوپای کوردی لە تەدمور ئەزانین شوێ ژێر ئای فرات لەو پەڕی سووریا لەو پەڕی سووریا باشە خواری خوارەوە ئەوە هینەکەمان لە بەردەمان وایە پیشان مایت نەخشەکە یەیتە خواری خوارەوەی سووریا سوپای لەویا لە حەلەب باشە لەم دێرە زوور تا 200 ساڵەمەوە پێش لە ئەتلەسی عوسمانی کوردستانە باشە جەماسۆجیانمە چی بکەین هەرکەوە بندەسب بە ئەتوای دوای خۆمان بە ئێدت زیادێکین تاوەکو بینەرەکانیش بیبینن جا سەرێکی ینی سیری ئەماکەی مەسەن شوێنێکی وەکو مەسە ئەمە دێرز باش ئەمە دەریاکێ ئالێرە لە پێش سەلاحەدینە ئێستش قەڵاکە ماوە ئالێرە باشە حسن لەکرات ئەمە پێش سەلاحەدین 150 ساڵەوە پێشنای حسن لەکرات باشە بۆ حسن لەکرات ینی ئەمە سەلاحەدین هەر لە یاژنە بۆ 150 ساڵەوە پێش ئەمە لای لازقیە جەبل ئەکرات باشە لە پێش ئیسلامە ئەو جەبل لەکرادا میدی تیاوە بەنای مید هەرەمەیە پیان و توی میت ڕۆمەکان بە کوردیان و تۆ میت ئەمە من بەسەر چاوە قساکەم نەک بەهین ینی تەنانە دێژیکان هەر بۆی بزانی ئەم گۆڕانکاریە چوو ڕۆیاوە ئێمە مێژون و سێکمانەیە کە باسی سەلاحەدین ناکە ئەڵێ دوای فاتمیەکان میدەکان میسریان گرت ئێستا پێیان ئەڵێن کورد ئەمە یەکلایە کاتەوە کەواتە ڕۆم بە کوردی و تۆ مات باشە این سەرچاوە ڕۆمیەکان دوای بێمەوە سەرین ئەم خاکە لە پێش هینا لە سەردەمی یۆنانە قسەمان هەیە لەسەری عەرەب لەکوایە لە سەردەمی ئەو پەڕی دەسەڵاتی عەرەب ئیتر کە ئەڵێ نەما عەرەب زۆر بەقوتە باشە لە سەردەمی ناوی چییە عەباسیەکانە ئەڵێ فرات سنووریەتی نە دیمەشق نە ئەم شارانی جەزیرە و ئەمە ئەم حەلە بۆمانە هیچی لە خاکی عەرەبانە جوگرافیای عەرەبمان یعنی بڵین جوگرافیای هەموو جیهانمان هەیە بە زمانی عەرەبی بۆ نمونە ئیبن حەوقەل باشە نووسراوە بلاد العرب بە نەخشەش کردیانە جا زۆر خۆشە بلاد العرب نووسرا و شام بەجیا لە بلاد العرب باشە چونکە نە دیمەشق و نە بەشی سەرەوە سەر ئاوەکە بە هیچ شێوەیە تەنانەت ئیبن حەوقەل عەرزی ئیسرائیلیش جیاکاتەوە بۆیانڵەوە خاکی عەرەب نییە باش نووسێتی من نەمنووسی ئەوڵێ ئەستەخری بە نەخشە ئەنجا بۆ نمونە ئیبن حەوقەل خاکی کورد بازەکە ڕێک هەتا دەریا ئەڵێم هەمووی کوردە باشە لە پێش ئەویشە لە ساڵی 900 تقریبا 900 مەسعودی شام ئەڵێ یەکێ لە شوێنەکانی کورد شامە ئێکاکە 900 جا ئەو من سەردەمی ئیسلام پێ ئەڵم پێش ئیسلام پێم وتی چەندین جار سوپای کورد لای حەلەبەوە تا هەموو شوێنە ئەنجا سەردەمی نوێ سەریکە چونکە تۆ بنەچێت یەک تۆزیە من ناو حەلەبەوە ئەو حەلەبەی کە بەداخەوە هەندێک کورد چیەکە لە شاری حەلەب بابە عەرەب چیەکە لە شاری حەلەب وەرە بزانە هزار کە سەرەتا عەرەب هاتنەوە ناوچێ بۆ سەردەمێک عەباسی یارمەتیان خێڵی عەرەبی حەمدانی عوقەیلی حکمیان نەکرد دوایە وەرە بزانێ یەک عەرەب حکمی نەکرد تۆ دوایی ماڵی سەلاحەدین حکمیان کرد تا 1260 دوایەوە خێڵی تووشی هاتووە لە دوایەوە جومبڵاتیەکان هەر پیانوتون جان پۆڵاتی تاریخەت بە کورد نایێنان لە پێش عوسمانەکانە ئەوان حکمیان کردووە دواتر لە سەردەمی شۆڕشی سووریا دوو سەرکردە لە هەموو سووریای ئەمڕۆی کە پێڵەن سووریا تەوە نای سووریا نەبوو سووریا تازەیە ئەمە ئەوروپاوم ناویان بۆێنە هەر شامیان پێوتوە سوڵتانە ترشتان بیستووە سوڵتانە ترش عایلی فەریدە ترش ئەمە گەورەترین سەرکردەی سووریا لە شۆڕشی فەرەنسیە ئەوان باشە دووەم چێە لە دوای ئەو لە گەورەیە
ئیبراهیم حەنانۆ باشە خەڵکی حەلەبە باشە حەلەب بۆ مناوە کاکە بەدەست ئەم وڵاتە بەدەست عەرەب بۆ نەبووە ئەمە ئەوروپیەکان کە هاتنە ئەو ناوچەیە پێویستیان بۆ بوو هێزێ دروستکەن بەرامبەر عوسمانی لێو عەرەبیانە ناسی عەرەبیان گەورە کرد و عەرەب عەرەب لە هینەکان نەبووە ینی وڵاتێ نییە لە تەریخا ناوی وڵاتی عەرەبی سووری بێ نییە لە مێژووە یەک بەڵگە نییە لە مێژوانیە هەتا سەدەی بیستم وردە ئەوروپا کە ئەمی ناوچەی دابشکرد کاتێ زانی حقایەتی عەرەبی قەومی عەرەبی لە ئەوروپا دروستکرا یەکەم کۆنفرانسی قەومی عەرەبی لە پاریس کرا هاتن فیان پێ کرد العرب یەک و شەمشان بە لە هەموو مێژوە العالم العربی نییە عالم العربی نییە دروستکراوی سەدەی بیستم ئەمە وایان کرد وردە ئەم خەیاڵاتە ئەنجا تۆ لە 1920 ئەم وڵاتانیان دابش کرد کوردیان باش کرد ئەوروپیەکان گەورتین تاوان بەرامبەر ئێمە ئەوروپا کراوە لەم دابشکردنا تۆ هیچ نەبوو ئەم دەوڵەتانە هەیەکی دەستگای زانکۆ و ئەم شتانە حقایەتی درۆ وای لێ هات سووریا کرا بەعەرەبی ئەکیدە شتێک نییە لە مێژووە جا ئەمەیە تۆ خاوەن ماڵی ئێستا کابرای بڵێ لە حەلەب ئێکاکە تو لە ماڵی خۆمان دانیشتوم ئێکاکەوانە مسلمان نەگەر باسی دینەکەی وەمانە مسلمانن لە ماڵی خوانە دانیشتن تۆڵێ بچیتە دەرەوە ئەم زوڵمەی لە منەتەوەیە کرێ ینی هەموو سنوورێکی بڕوە ئەمانە شەڕی عەرەبچێتیەکەن بەڵام لەژێر درۆە ئەجینە ئەوەی کورد مسلمانە قەت عەرەب ژێر ئاڵای تەوحید و یەکڕیزی و بە درۆیە نانەخۆی ئەوان عەرەب هەر مسلمان نییە ینی تۆ مسلمانێکی کوردە بینی مناڵە کوژێ ئەزێتی مناڵ ینی نایکە کاکە چکە ئەخلاقەکەی مەجاالینە ئەوەی کا لە ژێرناوی دینە بۆی ینی دین ناشینەکەن زیاد ئەنجاماوەستەوەی سەرنجڕاکێشە ئێستاکەوە کاتێکی زۆر حساسەوە بڵین هەردوو لە یەکتریەدەن ئێمە هەر ئێستا کە بە 5 دقاتوانین 100 ڤیددیۆ بێنین کە تاوانی مرۆڤایەتی و تاوانی جەنگ لەلایەن سووریەکانەوە ئەکرێت و لەلایەن ئەم تەحریر شامە ئەمنی سووریە بە هەر ناوێک ناویانەنەی بەڵام ئەمان کە دەستگای زۆر گەورەی وەکو جەزیرە و حەدەس و عەرەبیە و بێجگە لە پێیجی سێبەری و شتیان قەت نەتبینی ڤیددیۆیەک بڵاوکەنەوە پرۆپاگەندەکەشی بڵاویەکەنەوە ئەڵێن بۆ نمونە سێر کە ئەمانە ئافرەتیان سەجن کردووە سێر کە ئەمانە نازانم ناڵیان سەجن کردووە ئێدوایش کە ڕووی سێرەکەی ئافرەتەکان چۆنن ئەوانەیەکەوە ئەڵێ وەڵڵا دەرچین سەرتانە بڕین و دەولەت ئیسلام باقیە و نازانم هەمووتانە کوژین و کافر وشتن ینی یەک ڤیددیۆشیان دەست نەکەوتووە تاوانێکی جەنگ بکەن جەماعەتی کوردەکان زای چییە؟ ئەم ینی ئێمە بابەتی هەمە جۆر بازەکەین بەڵامەوانی کە لە زیندانی ئەویان ئەوە ئەوروپیەکان ینی ئەمە بە ڕێککەوتن لەگەڵ ئەوروپا لەگەڵ جیهانی ڕۆژ ئاوامە کراوە ئەمانە خێزانی داعشین ڕێککەوتن کراوە کە ئەمانەوە خۆ کورد نەیگرتوون ئەمە ئەم بەندیخانانە هەمووی بڵین هی ئەوروپایە جیهانی بڵین ڕۆژ ئاوا کردوێتی خۆمە کورد نەی کردووە مناڵیان بووە لەوێ مناڵیان پێ بووە ئەمە ینی کێشەیە کە بۆ ئەوروپا چەند ساڵ نازان چی لێ بکەن و حاڵ ئەمە پەیوەستە بەو بابەتەوە پەیوەست نییە بە کوردەوە بەڵام سەیری کە میدیا چەند گرنگە ئێمە خۆشبەختانە خەریکە ماوە میدیای کوردی خەریکە بێتەوە بە یەک ینی بە یەک ئامانج کارەکەین بەڵام من دەمێکێ دەمەوێت لەسەر ئەمە کارکە من خۆم 35 جەڵقەم هەیە ینی خۆناسین نی دەمێکێ من لەم خەمام ینی ئەزانم ئەمە ڕۆژێک ئەبێتەوە بینما من لەگەڵ کۆمەڵێ برادر ساڵی پار بڕیارێکماننا پرۆژەیەک ئەنی ئەوان فەندی بکەن و پرۆژەی دروستکەین زۆر گرنگ پرۆژەی بەرپەرچانەوەی فارس و عەرەب و تورک ئێمە دایمە هێرشمانەکرێتە سەر وەڵامینەوە بەڵامەتم نەخێر با ئێمە ئەم یاریە بگۆڕین ئێمە هێرشی فەرەنگی نەکەین بەغا چۆن شارێکی کوردی تۆ ئەمە بڵاو کەرەوە عەرەبێ بێ وەڵامە باتەوە ها تۆبی بەزاڵ لە ئینەکان من خەمی ئەم ڕۆژەم بووە ئەم ڕۆژە ئێمە بەداخەوە میدیایەک نییە من چەنەها چیرۆکم هەیە لەسەر ئەمە باسکەم بە عەرەبی بە ئەنگلیزی بە کوردی بەرنامە بکەین کە چۆن ئەم وڵاتەی ئێمە ئەو وەختە مناڵەکەمان کە لێ شەڕەکە ئەزانێمە لەسەر خاکی خۆی شەڕەکە شەرعیەتێکی ڕۆحیەی تێ بەڵام ئێمە هێندە و شیار نەبووین بیر لەمە ئەم ڕۆژ ئێستاش بەداخەوە وایە بەشێ لەم تەلەڤیزیۆنانە بەرنامەی تایبەت ینی دانێن چۆن شەریعەت بینەوە ئەمە خاچی ئەمێ ئایا ڕۆژاوە خاچی ئەمێ ئایا حەلەب خاچی ئەمە بوو ئەبێ بە عەرەبی بیکەین بە ئەنگلیزی بیکەین بە کوردی بەداخەوە ینی من زۆر ینی ڕازیم لەوەی کاکرێ کارێکی زۆر باشم گۆڕانکاریە بەڵام تا ئەسە هیچمان نەکرد و ئێستا ئەو لایەنەمان ئیهمال کردووە عەرەب بەردەوام منی بینم مێژوویەکی درۆ وەڵام کوردانە لێو هاتن کە من بۆم باس کردی لە پێش ئیسلامە لەو پەڕی سووریا لەوێ بوون کورد وە بە بەڵگەژەڵێمە ینی کورد لەیان ژیاوە عەرەب لیان نەژیاوە
باشە مامۆستا حەزەکەم تۆزە باسی کولتورێکی تایبەتمانەیە ئەویشکەوە ئافرەتێکی زۆر لە ناو خودی ئەو کەسانێکەوە شەڕەکەن ئێستا لە سووریایە یاخود لە ڕۆژاوای کوردستانایە ئافرەتێکی زۆری تەیە ئەم کولتورە خۆی چۆن بوو لە چۆوە هاتوکەی دەست پێ کرد ئایا هەر هەبووە ناو کوردای ئەم شتە یاخود شتێکی تازەیە وڵای پرسیارێکی گرنگە بۆ من چکە لە ماوەیە هەندێ ینی هەندێ خەڵکەڵێن نابێ ژن شارکا و ژن نەبێت لە ماڵەوە بێ و جامە بابەتە لە بەرەوە گرنگە وەڵامی بینەوە کللتور زۆر گرنگە ینی کللتور زۆر گرنگە کە ینی نەتەوەیانی چی ینی کللتور ینی تۆ بەزێ کللتوری هەیە ناتوانانی بیگۆڕی لە سەردەمی سەلاحەدینە شاژن نییە لەو ناوە حکومکە کەچی سێرەکەی حەلەب ژنێکی کورد حکومەکە بە شەرتێ ئێستا باشترین بینای شاری حەلەب هێوژنێ خانەقاکی زۆر مهم لەگەڵ خوێندنگە ئێستش جوانترین بینای و شارە بەداخەوە خۆ عەرب ئەهری کللتور و فەرهەنگ نین ینی بڵین ئێمالیان کرۆژینە خۆیک و بینا جوانترین بینا قەڵای حەلەب هی ئەیوبیەکانە جا بێمەوە سەر ژنەکە تۆ زانی یەکەم ژن لەسەر گۆی زەوی ئەمە زۆر گرنگە یەکەم ژنی شارکەر لە مێژووی مرۆڤاتیە تۆماری لە کوردستانە ناوی نەواری تومە لە کتێبەکەما بەشێکم بۆ داناوە نەواری توم لە ناوچەیە بۆ لە بینی بڵین باشوور و ڕۆژاوە ئەوە یەکەم ژنە سەرکرداتی 10,000 سەربازی کردو باشم تۆڵی چپەیاندیش بێم وایە بەڵام سێریکە لە ساڵی 1960 شەڕێکی گەورەی ئەوروپا بێ شەر زۆر گرنگە ئەو وەختە میدیای ئەوروپا 1960 چۆنەها بەدەست وێنەیان کردو و کامێرایان پێ نییە و بەجری بڵین گۆڤار و ڕۆژنامەی بەم معنای ئەم ڕۆژنا ئاوا ئاسان دەرچێ یەنە ئەستەمبول کە سیرەکەن ژنێک هاتون بۆیە داوانە وەختە ئەوروپا لەگەڵ تورکیا بڵین هینن بەیەکەوەن لەم شەڕا دژی ڕووس شەڕی قەرەمی پێڵێن کریمیان پێڵێن ئەمڕۆ جام شەڕە کە سیرەکەن ئەوروپیەکان ژنێک 500 یەکێڵێ 1000 یەکێڵێ 500 ها بۆ وەکو داستانی لاتوە فاتمە ڕەش خۆیەکە بە ئەستەمبوڵە لە ژێر سایە خەلیفەیە خەلیفە نەیوت وەڵا ژن نابێ شەڕ بکە خەلیفەی ئیترۆ خەلیفەی ئیسلام نییە ئەی بۆ خەلیفەی وتی بۆ نەیوت نابێ شەڕکە سەرکردایەتی هەندێکی ئەڵێن 1000 هەندێکی ئەڵێن 700 هەندێک ئەوەی گرنگە سەرکردایەتی هێزێکی کردووە دوای ئەوە نییە هەتا تقریباً 10 ساڵ وەکو چیرۆکی ئەوروپای لێ سەرێکی لەپڕ لە ڕۆژنامەیەکی بەهینە لە شاری نیویۆرک لەپڕ لە بەریتانیا لەپڕ لە فەرەنسایەکی ئەڵێ شێرەژنەکەی بە فەرەنسی یا بە ئەنگلیزی لایەنس ئۆف کوردستان شێرەژنی بڵین ڕێمی بە تۆماری شەیەکە ئەمەم هینم لەسەرەوە ئەڵلقەیەکی تایبەتم لەسەر کردووە ژنی شارکرد لە چۆ هاتووە ئەم ژنە شارکرم مەسەن ساڵی 1970 ئەوە کابرایڵێ ژنی کورد هێنا شمشێر و ڕم وەکو پیا بەکارێنەوە شەرکردن یعنی ڕۆژە نییە ینی بۆ نمونە مستەڕی جێتە لە بەغا باسی کابراگەکە ئەڵێ و سەر ئەو پاسەوانم چۆنە بینی عرفەتیادی ئەوە ژن نیەوە پیاوە ئەڵێ ئەوە ئازاترین شارکەری منە نەمێنان پیاوەکە خۆی کووردە باش ئەڵێ ئەوە بەهینەوە بڵین ئەڵێ خۆی چۆ بەرە و تۆپێکیاندانەوە ها تۆپ لە گولەشی لەسەر بۆ لە حاڵەتی دەقینا هێرشی کردو بۆ سەر و کەسێ لەسەر تۆپەکە بۆ ئەڵێ وەک یانیڵێ ئازاتین سەربازمە جا ئەمێ نیەمە کللتورە یعنی تۆ ماڵی سەلاحەدین ژن ینی لە پێشی پێشەوە بووە ئەمە تۆ دانێنە جا من لام سەیرە هەندێک خەڵک وەڵا ژن ئەبێت لە ئەمە کللتوری تۆیە تەنانەت مەلا مەحموودی بایازیدی کە خۆی مەلایە کە باسیەکە 200 ساڵەوە پێشەڵێ زۆر بەخۆتاڵێ ژنی کورد زۆر هینن ئەڵێ خزمەتی میوانەکەن و مێردەکان لێ نەبێ خۆیان نەچنە پێشەوە ئەڵێ سەردا ناپۆشن بەڵام زۆر بە کەرامەت و بەهینن زۆر بە ئاسایش لەگە خەڵکی بێگانە وەکو ژنی ترنین ئەمە مەلایە خۆی نووسێتی تۆمار جا ژنی شەرکەر من پەرتووەکەم دامناوە بە سەدان بە باڵگەنامە هەر نزیک هەولێر خانزات ئەولیا چەلەبین 400 ساڵەوە پێشکە باسیەکە چۆنەڵێ چەند هزار سوپا ئەم ژنا سەرکردایەتی سوپایەکی ئاوا گەورە بکەی لەبەرەوە ژنی شەرکەر لە مێژووە تۆزانی مێژووی ئەمەزۆنەکان نازان بیستوتانە بەڵێ یۆنانیەکان وەکو ئەفسانە وایە خۆی ئەمە ئەو چیرۆکەیە تەنانەت ئەسکەندەری مەخدونیکەیەت یەکێ لە پاشامی کوردەکان 100 سەربازی ژنی هاتێ وەکو سەربازی خۆی باشەوە نییە ئەو شتە هەبووە سەردەمە ینی بۆی بزانی لە سەردەمی مادا هەبووە
لە هەموو قۆناغێکی وەکو پێم وتی یەکەم ژنی شەڕکرد لە مێژووە لێرە بۆ جا ئەمە نییە کەسێ دروستی کردبێ ئەی چیرۆکی فاتمە ڕەژ مامۆستا بەڵێ ئەخەوە بوو فاتمە ڕێژ بۆ ئەو سەردەمە زۆر خۆشە وڵای هینەکان ببینی تەنانەت قاپها وەخت هینیان قاپیان دروزە کرد لە ئەوروپا بۆ هەڵواسین دەستگای فەرەنسی نیە وەکو هینی فرۆشی هاو سەردەمە لە ماڵانە ئێسش ماوەنی وەکوین ئەی بینی فاتمە ڕەشە و لە ژیان نووسراوەش بە ئەنگلیزی یا بە فەرەنسی شێرە ژنی کورت و هەندێک شێنووسن ژنی ئەمەزۆنی چکە ئەمەزۆنەکان مەشهورن بڵێن لە ئەفسانەی یۆنانی مێژوو ئەفسانەیە تێکەڵ بووە کە شوێنێ هەبووە لەو ناوچانەی کوردستانی ڕابردوو کە هەر ژن حکمی کردو هەر ژن دەسەڵاتدار بووە ئەمە بووە بە ئەفسانە چکە ئەوەتەی هەیە ئەمە هەیە لە کووردا و بۆ نەتەوەکانی تر غەریب بوو بەڵام ڕۆژێ نییە تۆماری نەبێت لە کوردستانە لە برۆژنی شەرکەر شتێ نییە هێنرابێ و لە سەردەمی ئیسلامیش و لە وەکوتم خۆخانزات مسلمان بووە سەرکردایەتی سوپایەکی 20,000 چەگاری کردووە ئەمە هەموو سەردەمێ لە کللتوری ئەمە نەبراوە لە بەرۆشتێکی نوێ نییە بێ گەورەتین یعنی لای من ئەو لای منەمە شۆڕشامەی ڕوویاوەش ینی شۆڕشێکە بڕیارمان نیا چۆن دروست بێ بەڵام دروست بوو یعنی ئازارێکی زۆری هیچ شتێ وەکو زوڵم ناخۆش نییە مرۆڤ هەمومان هەستێکی نەعەدالەتی ینی کە شتێکە بینی نەعەدالەتە ئەو جوڵێنێ بەڵام کە سێرەکەی هاوخوێنەکە لە شارەکەی دانیشتووە ئەزێتی کەسی نیاوە لە بڕێنە سەر ماڵەکەی ئەیکوژن لە بەرچاوتە کاتێک تەرمی ژنێکی خۆ دەبینی هاوخوێنت مرۆڤە جوڵێ ینی ئەمە لە ئازارە ئێمە بووینەوە بە یەک لە ئازارە مانایکی سیرمان ناوەتەوە بە کوردبوون من ئەڵەم 30 ساڵە پارت و گروپ و زۆن و ئەنوە هەمووی دروست بوو هەر یەکەی وایە و تو قسەیەکە بەس نێنەتوانیمان بکەن بێک بەڵام بووین بە یەک بێ ئەوەی بڕیار بین بەیەک زۆر گرنگە ئەم بێک بوونە چونکە کەس پێینەوەتون چۆن بیکەین خۆمان بڕیارمانەوە خۆمان کردەوە ینی بەڕاستی نەدەبینی دەکەس ئاڵای کوردستان هەڵکا بەدڵ بەڕۆح ئەبواە پارتێکی سیاسی یا گروپی یا شتێ بەڵام ئێستا خەڵک خاوەندارەتی لە ئاڵاکەیەکە خەڵک خاوەندای ئەو لاوانە بینمەونە جوانە بڵین خاڵکوتینی کوردانی جنانە بەنامێکی تایبەتم لەسەر کردووە خاڵکوتینی کوردی زۆر لای من گرنگە کە ئەو گەنجانە بینی ناسنامەیەکی کوردی نوێ سیرەکەی زۆربەی ئەوکی ژانەی بینی لاوانەیان بینم کە ئەوە خاڵێکی کوردیان کوتیوە لەسەر بڵین دەم و چاویان ئەها سیرێکی شتێ دروست بووە ئەمانە خۆیان ئەم گەنجانە مانایەکی نوێیان ناو بە کوردبوون لای من ئەمە شۆڕشێکە و ئەمە ئەتوانرێشتی گەورەی لێ دروست بێ یعنی وەشی بینی گۆڕانکاریی زۆر لە کوردستانە ڕوە بۆ یەکەم جارە ئێمە بە یەک دەنگ هاوارەکەین سێرەی جاری وایە باکووریە لە باشووریە تێناگە بەڵام لە ڕووی ڕۆحەوەیەکین ئێستا بووین بێک یعنی ئەگەر جیاوازیشمانە بێ سێرەی جیاوازیەکە کەمەکەینەوە بۆ چکە هەستەکەین ئێمەیەکین ئەوان بێگەمان بینن ئێمە خۆمان بێک نابینی بەس ئێستا ئەم جارە خۆمان بڕیارمانە تۆ ئەو کرمانجە ئەو زازاکەەوە نییە وای لێ هاتبوو خەریب و ئێزدیان لە کورجیا کردەوە یادێنی وایان لێ کرد بوو سێرەکەی هەمووی بووینەوە بێک کەس ناڵێت زۆرڕانگەش بوو بۆ یەکەم جارکەوە بینیت ینی یەزیدیەکان مثلەن کەوا هەنیشیە بوو کۆمەڵێکی ناوی هەبوو شەڕێکی ئەوە دروست بوو کە کوردنیان کوردنین بە شێوازێکی زۆر جوانە بینی شۆڕشێکیان دەست پێ کردوانشە سۆشڵ میدیا وەکو کورد قسە ئەکەن ینی خۆی ئەو خاوەندارێتیان بۆ گەڕاوەتەوە نە ئێمە وەکو مسلمان مەسەلەن یان وەکو کوردێکی تر ئەوان بە چاوێکی ترەبینن نە ئەوانیش خۆیان جیا لە ئێمە ئەبینن بەس خەتاکە لە ئێمە بووە بەڕێ من لە ئێزدیەکانەوە نەبووە من لای منەوە گرنگە بزانین چکە کە لیان قەوما بەڕاستی کورد وەکو کورسەیری نەکرد وەکو کۆمەڵگەیەکی جیانی ئەو زوڵمە ینی کورد جایکردنەوە ینی کورد بە گشتیەکە ئاڵم کوردە مسلمانەکە جایکردنەوە لەو ئازارە زۆر هەندێک کەس پشتی داژیگەر ئەوە گەورەترین تاوانە ینی ئێمە بێوی بە خۆمان زانی خوشک و دایکی خۆمان لە خۆمان جیا کردەوە ئەوانە خوش و دایکی ئەمان خۆ ئێزدی چییە ینی دینێکی ترات و مسلمان یەکێ سۆفیە یەکێ شیعەیە کورد شیعەشی هەیە هەمووی کووردە کەس ناتوانێت بە شیعەیەکی کورد بڵێت تۆ کورتتری یا کەمترە کورد یا ئێزدیە کەمترەیە هەمووی کووردە تۆ توانی دینی جیاوازەوێ بەڵام لای من زوڵمە ئێزیە لی قەومێ وابزانین مشیلێ ئەوە ڕاستیەکەیەوە هی هەمومانە ینی من کچێکی ئێزدی لێ قەوماوە کشی منیشە ینی بێ ئەو هەستە دروست نەکەینەوە ئەویش هەست ناکە باشەکە ئەوە خەتای ئێمە بۆ جیاکردنەوە بەڵام ئەم ئازارە خەریکە ئەو دیوارانە ئەو دیواری بڵین خەتا و جیاوازیانە خەریکەی شکێنین
و لێ فێرە بین و ئێمە چەنە جیاواز بین حەقی خۆمانە مرۆڤین هاوڕانین لەسەر دین لەسەر زۆرتی جیاوە بەڵام دوژمن هەر بەهی نەبینێ هەر بە کوور دەبینێ لە ژێر ئەنواعی درۆ دەلا سەریکە سەری مێشووی ئەم هینانەکە لە سەردەمی سەدامە پیانە و جێبل عمیل وڵا عمیلی ئەوروپان سەریکە باشە ئێستا ئەم ڕۆوان خوان لەگەڵ ئەوروپا پیاو نەگرێت ئەم ڕۆڵە چی نازانم ئەمانم مارکسین یعنی هەر سەردەمەی هەمووشی جی تۆیە وەکو کورت قەت درۆیە دژیەوە نیە بڵێ حیزبێک کۆمانە هەمووی تۆیت ئێوە تۆ لە ناوبە ینی تۆ زانێ ڕۆژانێک تا لای تاران بە کوردی قسەکراوە هەتا ئەسوهان بە کوردی قسەکراوە باشە ئازربایجان وڵات هەتا باکۆ بە تۆمار هەمە چێ سوپای کوردی لە باکوایسە خەڵگە چێ بۆ باکو ئازانێت چێ بۆ وڵاتیی بێگانە ئازربایجان کوردی بۆ ئێمە گەر فریای خۆمان نەکەوین ئەم فەرهەنگەنە من زۆر گەشت بینم بۆ ناڵێ وڵا ڕۆژ بینم بەڵام ئەبێ ناشبێ ئەم پاڵانەوەی ئێمە پاڵمان ناوەتە و بە تەمای خەڵکمان پارێزێ جا ئێمە گۆڕانکاریی گەورە ڕوویەوە بەڕاستی بۆیە واکت و پڕیش ڕاچڵەکین ئاگامان لێ نەبووە ینی جیهان زۆر بە خێراییە گۆڕ جیهانێکی تازە دروست بووە کە دڵی نەماوە ئەمەی ینی من ناڵم باسیشم کرد پێش بەرنامەکە منەوە شۆی کە ترامپ هات خەوم لێ نەکەوت هەی تابانی چاوەڕێم کرد کە ترامپ نەیباتەوە چکە ترامپ بەزانم کەسێکە ینی سەردەمێکی نوێی بڵین مۆراڵی ینی بەها ئەخلاقیەکان گۆڕا بۆ ئەو هەشتێک نییە پارە بێپارە ینی ژیان لەوە بینێت تۆ مەسەن سعودیە پارەی پێە ماچێ لەگەڵی دیڵەکە بەڵام کورد پارەی پێ نییە ئەو ژیان لەوە بینێ جارمە ترسناکە بۆ تۆ کە تۆ خۆتە زۆر نییە چەکە زۆر نییە ئەو لەگەڵ تورکیا مامەڵاکاو لەگەڵ تۆ جا ئەم گۆڕانکاریانە وای ئێمە ئامادە بووینە لە ڕووی میدیاوە لە ڕووی سپاوە ئمە سوپایەکمان نیە لە باشوور ینی تا ئێستا تۆ بڵێ هێزێکی 30,000 بۆ کۆکردوە نییە ئێمە بێ کەوینەوە ڕخنە لە خۆمان ئەو ئامادەی کە ڕۆژاوا هەیەی ڕۆژاوی کوردستان پێشمەرگەمە وەسڵ بۆرە ئێستا من کەسێکمان لەگەڵ نییە لە دەستگای پێشەوە بڵێ 20,000 بڵێن ئەندامی چەکداری ئامادەی ڕێکخراون بەرە نییانە چونکە فلان کەس و کاک فلان و بەڕێز فلان لیوای هەیەمووی یعنی ئەجا ئەمە دوو حیزبەکە ژیان لە ناو دوو حیزبەکە فلان گروپ و فلان گروپ ئێمە بەداخ ئێمە بێ لۆمەی خۆمان بکەین چکە لۆ هەز بن لاوازی خۆمان نەکەی ناتوانین بێزبینەوە ینی بەڕێی من ئێستا ینی نەکاتیاتوە وە زۆر درەنگە بێ لە ئاستی باڵا کۆبوونەوە بکرێ ینی ئەم دیوارانە بشتێنی لە بینە زۆنە حیزبە ئەمە ڕۆژیەوە نییە ڕۆژیەوەی خۆت ئامادەکەی چکە گۆڕانکاری تر بڕێ سبەی ئێران بڕوخێ ئەمڕۆ بەرژەوەنیەکان گۆڕا هیچ کەسێ لای من لە دنیا هیچ کەسێ دۆستی دایمی تۆ نییە سەریکە سعودیەکان سەیری ئەم لە 15 ساڵی ڕابردووە چکە بەرژەوەندیان لەگەڵ تورکانە بوو میدیای عەربی ئەلعەرەبیە و هەمووی لەگەڵ کووردا لە پڕکاناتەکان گۆڕی بەرژەوەندێکە گۆڕا پشتی شەرعەگەن دژی تۆی تر تۆ ناشین بووی لەو میدیانە سبەینێ دەست 5 ساڵی تر شتێ بگۆڕێ ئەبنەوە بە برادەرێ چکە ینی جیهان لەسەر بەرژەوەندیە کە هیچ دەبێ ئێمە وەکو کیان تێ بگەین کەسێ ئەوە نییە دۆست ئەمڕۆ فلان دۆستمە سبەینەش نییە دۆست ئەبێ ئاوایشکەین و ئێستا بەڕێی من ئەم ترسە هەیە ینی وەلو لە بابەتی جیاواز بازەکەین بەڵام سبەینێ ئێرانی ئەمە ئەم هەموو گۆڕانکاری و کە ئێمە ئامادەژنی من کە ترامپ هات وتارێک نووسی لەسەر پەیجەکەم ئەبێ کورد خۆی کاکات خۆی کۆکاتەوە و چکە گۆڕانکاری بەڕێوە ینی ناڵە وڵا بیزە بەمزانی وەکو ئێراکرێت بەڵام هەمومانەمانزانی ئەمەی کە ئەکرێت ئەمەی کە سوود تووشیا باسی ئاشتیەکە تەوان ئەمە درۆیەشی هەر خەڵی مەشغوڵکردن ئەوەی تورک باسی نەکە ئاشتیە ئەوەی ینی پەیوەندی بە تورکۆنی ئاشتیە تورک ئاشتی نازانێت بەڵام وەکو چەکێ بەکارێنێ بۆ لێدانی یەکبوون بۆ پەرپەرکردنمان بۆی کۆمەڵێ لە وڵا ئاشتی بکەین کۆمەڵە خۆی ئاشتی نێ ناسڵە بۆ ئەوە دانراوە بۆی چکە یەکبوونێکی سیرمان بۆ دروست بوو ئەم یەکبوونەها ینی نابێ لێ کەم بکەینەوە خەریکە بڵێن نایچیە ئەلمانی و ئیسلامی و هەمووی خەریکە تێکەڵە بێ خەریکە دیوار نامێنە بینمانە ئەمە لای من سامانێکی گەورەیە بەس ئەم سامانە چۆن ینی چۆن هینیکەین ینی بیخینە گەڕ بۆ خزمەتی بەهێزبوون و دروستبوونەوەمان زۆرکردن مامۆستا هەستەکەی لەم چەند ڕۆژەیە مانای کوردبوون گۆڕاوە
تا چەترێکی گەورەتری لە خۆی گرتووە وەک لەوەی وەکو بە پێشتر ئێمە ئامانزانی خۆی ینی گۆڕانێکی سیر من لای من تۆزە لەم پێشی بە شێوەیەک باسم کرد گۆڕان کاریەکە چییە؟ لەو پێش خەڵک پێوتی چۆن کوردبی پارتێکی سیاسی وا کوردوایە و پارتێکی سیاسی توایە و تو ئەمە هەچ پرۆسێ لە دڵ و ڕۆحی تۆ نێتە دەرەوە پرۆسەیەکی دروستکراوی هیدانی لەوانێت تۆ لە بەردڵی حیزبەکەت بەو شێوەیە کوردبی بەڵام هیچ شتێوەکۆ نییە کە لە ڕۆحی خۆتەوە کوردی ئێستا ئەمڕۆ مناڵێک کێتە سەر و شەقامە ئاڵایەگرێ بەدەستیەوە ئاڵای خۆیەتی کەس پێینەوە تۆ ئاڵا بگرێت ئەمە زۆر گرنگە کە لە ڕۆحی خۆیەوە ئێستا ینی موسرکەی پیاەکە ئاڵا کاگرێتە دەست و ماچیەکە ئەمە گرنگە ئەمە گۆڕانکاریە کە من ئەمە پێڵم سەردەمی خاوەنددارێتی لە خۆ من بۆ باسکردن بەس لە پێیجەکەم دامناوە کیژێکی لاوم بینی بڵین حیجابی هەیە سەیری ئەمە لە من مانای فەلسەفی تازەی یامێ بە کورد بوون سێرم کرد دەڵێ تۆ حیجاب هەیە تۆ کەزی بکەی کەزی یاسە بووە بە بابەت لامان ئەڵێ تەوێ بیکەی ئەی چۆن بیکەی زۆر خۆشە ئەنی هەر حیجابەکەی پێوەیە بەڵام هاتووە لە ڕەنگی ئاڵای کورد کەزیشی کردووە بە حیجابەکەەوە ئەها سەیریکە ئەم کیژە ئەوێ بەشێ بێ لەمە بەڵام بە شێوەی خۆی ئەو قەراریاوە حیجاب بێ ئەبێ خەڵکی تر قەراریە سەری ڕوود بێ بەڵام بۆ هەردووکی کووردە کێ ئەتوانێت کوردبوونی ئەو کیژە ئەوەی کە حیجابی هەیە لەوەی تر کەم کاتەوە کە حیجابی نییە هەردووکی کورد بەس ئێمە خەریکە ملاوەکانمان مانایەکی قوڵی زۆر قوڵ لە هەناوی خۆیانەوە من ئەمە ئەم ڕۆژانە لە دایکبوونەوەی کوردبوونە یعنی تۆ فەیلسوفێ بیتان نەدەتوانانی ئەمە بکەی بە خەڵک چکە تۆ خەریکی وانەیە بە خەڵک بەڵام خەریکە ئەوانوانە بە ئێماڵین من خەریکم ئەمێلەوە تێ بکەم ئێستا من چەند ڕۆژێک لەسەرمان نووسم چکەمێ لەم قۆڵایی کوردبوونە تێ بگەم کە خەڵک خۆی لە دڵی خۆیەوە کوردبوونی لای بەڵام کوردبوونێکی سەیرە کرمانجیەکە ئێزدیەکە کریسیانێکە موسڵمانی شیعەیە سونێ هەمووی لە پڕ فەیلیەکە بینم فەیلیەکان زۆر بێشێن سەرەکەم زمانێکی هەندێکیان کوردیش نازان مانایەکی تازەی کوردبوون دروست بۆمە زۆر گرنگە مانایە کە هەموو یەکرێتە باوەش کورد هەمە ڕەنگە ئەمە لای من گەورەترین شۆڕشە و زۆر گرنگە پێی بزانین و قەری بزانین کەسیش نەڵێ من ئەم کوردیەی من کوردبوونە نەخێر هەمووی کوردبوونە بەڵام بە ڕەنگاوڕەنگی هیچکێمە ڕەنگاوڕەنگی جەماڵ چیش وا دەرکەوتووە زیرەکی و لێهاتووی ئەم لە تەژ لە ئاستێکی جیهانی دەرکەوتووە یعنی کەم ملەتێ بەقەدێمە زمان بزانێت و کولتوری تر شارەزا بێت و ئەوە کە ئەبینی ئەو هەموو گەنجە ئەو هەموو کچ و کوڕە جوانە بە زمانی جیاواز و بە عەرەبی و ئینگلیزی و فارسی و تورکی حیبەتابەتی هەموو سۆشەڵ میدیا داگیر بوو لەسەر ئەم بابەتە خەڵکەڵی ئاشنا بێ بە قەومێکی نوێ ینی کابرایەکی ئەوروپی کابرایەکی ئەمریکی عەرەبەکان خۆیان ئەڵێن باشەمە هێرشەکەتە سەر سووریا ئێوە عیلاقەتان چییە؟ ناینبینن ئەمریکەوە پێیان سەیرە ئەم یەکگرتوویەوە دروست بووە و موڤمنتێکی جیهانی ڕستەکەی دروست بووە جوڵەیەکی جیهانی کەەوە ئێستا بینی ئەمە لە سویسرایە ئەمە لە فەڕەنسای ئەمە لە ئەڵمانیایە عەرەبەکان ناو خۆیانە لە ئەمریکایە خەڵک هەمووی وە ئازار و نامەتەکانی ئەم ملەتە ئەبینێت چەند شۆڕش گەرن چەند ئازان وێنەیەکی تازە دەداتێ سەر وێنە جوانێشکە سەیریکە هاکە کەلتورەکە جوان بوو هەرچەند هەڵ بێ ناشین وێ هەر جوانەوەی سەریکی ئەو کابرایەت چونکە نوێنەرایەتی کللتوریشی ناشینی ڕقاوی تاوانبارەکە بە فەخرەوە هەموو کورد کامەی تاوانبارە ناتوانێتەوە کامەی تاوانبارە کللتورەکەی ڕێی نایە بچێ کەسێ لە مردۆ بچێت قژی ببرێت ناتوانێت بیکە بە تایبەتی تۆ کوردێ هەیە بتوانێت بکە و کوردێ هەیە لە کۆمەڵگەی کوردیا بە فەخرەوە ئاوا بکە لە کۆمەلگەکە خەڵک هەر لە ناویشینە باچکە ئەوە گەورەترین شەرمە بۆ هەمومان ئەمەیە کللتور جا سەیری کە چۆن بە دەوری ئەوە شۆڕشێ دروست کرا شۆڕشی کەزی من ناو شۆڕشی کەزی بەڕاستی چکە لەگەڵیا کۆمەڵە شۆڕشی تریش دروست بوو ئەم کەزیە سەیری وەڵامەکەی کورد چەند جوان بوو سەر وەڵامە هەر نەشەڕەکەم نە هیچ بەس پێ دەڵم من ماوە من هێزم هەیە من ئەو کابرای وای لێ هات کەزی کچەکەی بەستەوە ئەمە زۆر گرنگە ینی زۆر نی ئێمانی تا ئەمریکا تا هەموو جیهانی تەنی من زۆر گرنگە ینی سەری وەڵامە جوانە ئەوەی کرد بەڵام ئێمە بە شتێکی چەند جوان و ڕەنگا و ڕەنگ ئەوەی ئێمە ئەوە کاریگەر وە من خۆم چەند ڕۆژێ بەڕاستی ینی لە ڕووی دەرونیەوە زۆر هین بووم
بەڵام کە ئەو زین و بوونەوەم بیەوە بە دەوری ئەوە سەیرێکی چۆن فەرهەنگەکەمان چەند شتی تیا بە دەوریا بە پرچێکە توانین ببینەوە بە یەک لەوە ناخۆشتر نییە سری پۆدکاستی قوڵ بکەیت و برسیت بێ بۆیە ئێستاکە تەڵەبات داونلۆد بکە و خواردنی دڵخوازت داوا بکە و پێشوی پۆدکاستەکە تاوا بێت خواردنەکەت دەگات باچیەوە نا پۆدکاستەکە اینجا دایمە کە سەلاحەدین باسی نات ینی من دڵم نەبێت لێرەوە پێتان بڵێم بۆ ئێستا ئەم ڕۆژانە سەیری کەناڵی عەرەبیە من سەیری کەناڵش ناکەم ینی هەر تەلەڤیزیۆن سیر ناکەم دایمە لەسەر میدیا سیرەکەم بەس خۆمەچم بڕیارم میدیا نامێ مێشکم سڕێتەوە بەڵام سەیری کەناڵی عەرەبی وشتان کردووە باشە کورد تاوانبارە لە کەناڵ تاوانبارە ئەمە چۆنە تۆ هەموو کەسێک کە خۆ دەتەوێت چۆنی لێکی وای لێکی سەلاحەدین وای لێکراوە لە ئەسڵا بۆیە کورد نایناسێتەوە هەر لە خۆیسە بە مناڵێکی کورد بڵێ سەلاحەدین ئەوە خزمەتی عەرەبی بڵێ چۆن نەیزانیوە لە مناڵیەوە عەرەب تا ساڵی نەوەکان ئەی سەلاحەدین العەرەبی لە دوای ساڵی نەوەکانێ ساڵە سەلاحەدینی ئیسلام و سونە بۆ ڕێی خۆی گۆڕا جاران قەومی بوو لە دوای نەوەکانە بووە بە سونیگەریەکە سەلاحەدین هیوا لێکرەوە ئێمە نەچین خۆمان سەلاحەدین بناسین جا بۆی بزانی پەیوەندی بەم کەزیەوە یەکێ لە میرە گەورەکانی سەلاحەدین زۆر گرنگم میرە بۆ پەرتوشی تازەم بەم زوانەیەتە دەرەوە سەر سەلاحەدین کێتەوە دیلی خاچەڵگرەکانە زۆر گرنگە دیلی خاچەڵگرەکان ینی کە باسی غەزاکەی تر لەوە گەورەتر نییە باشە لە گۆڕینەوەیەتەوە ینی ئەمە پیاوێکی ئاسایش نییە ها خەڵکیان باشوورەشە ئەم میرە ئەمەی خۆشە خەڵکی باشووریشە سەلاحەدین خەڵک نازانێت چەنە کورد بووە حاڵکە ئەگەڕێتەوە یەکە بشت وەرە تۆ چەند مانگە ماڵ و مناڵێ نەبینیوە دیلیت کوڕەکەی بەرەو ڕوویە باوەشی پیان ناکە سێرەکەم کوڕەکەی کە پرچێکی هینی هەیە تورکی هەیە یەکسەرڵێ ئەوە چییە ئەمە تۆماری مێژووی نەقسە ئێمەی کورد چۆن وەکو توور قژێڵینەوە هەر لەویا ئێشتا باوەشوتەکە نەبوو یەکسەر بۆ بڕێ باشە ئەمە تۆماری هەیە ینی سەیری ئەم ئەجاب بۆیە هەر ئەی بەسمەوە بە پرچەوە بەڵام ئەی بەسمە بە لایەنێکی تری پرچەوە سەیری ئەم کوردبوونە لە ناو میرە هینەکانە چ کوردی ئەو نەکوردام ڕۆ تۆ لە دیلی بیتەوە جارێ نەڵێ بە مناڵەکە نەڵێ چۆنی قژە تووشەکەی ببڕی کام کورد ئەتوانێت بڵێ من لە تۆ کورتترم ئەمە باسی 6 ساڵەوە پێژێ بەداخەوە کورد لە خۆی تێنەگەیشتوە کورد لە سەلاحەدین تێنەگەشتووە لە ئەلفوبێی خۆمان تێنەگەشتوین ینی سەیری ئێستا هەچی داکۆکی لە سەلاحەدین ئەڵێ کاکە سەردەمی سەلاحەدین باوی نەتەوەگەرینەوە یا هەندێک کە زەڵێن ئەمڕۆ نەتەوەگەری گرنگ نیە هەر ئاین گرنگ نەخێر سەلاحەدین باشی نمونەتە ئاینیشی لا گرنگ بوو نەتەوەشی لا بڵێم هەندێک جا گرنگتر بووە ئەوە تا لە شەڕی غەزا هاتۆتەوە جارێ نەتەوەکەی لا گرنگ بووە کللتورەکەی لا گرنگ بووە ئەوە بەڵگە جامانە زۆر گرنگە بۆ ئێمە لەم تێگەیشتانە مانای خۆمان پێ هاتەوە مانا بینەوە بەوست ئەنی من ئاواتە خوازم ڕۆژێ لە ڕۆژان ماتوانە ئەو گۆڕە نورانی سەلاحەدین بینەوە هەولێر مەسەن هەمومان بچیتە ئەنێ زانیە بێ بەچی ئەبێ بە گەورەترین سامانی نەتەوەی ئەگەرمانتوانە ئەو گۆڕە بینەوە هەولێر یعنی نەتەوە بە دەوری سەرکردەیەگە زین چییە ینی ئێمە لە بابەتەکانیش دەرەچین ئەمڕۆ بەڵام ناچارین دەرچین وتم پەرتوگەکەمەوە نەی نەماوە ینیڵی باشە ئەم سەلامە چۆن کوردەی ناسی ینی نییە ئەم نەی لەسەر نووسراوە کابراایەکم دۆزیەوە دەو پەڕی عالەم زۆر خۆش بوو کە ئیمێڵم بۆ کرد بنە ماڵەکان 8 ساڵە ناوی سەلاحەدینیان هەڵگرتەوە کە پەیوەندیم پێوە کرد کۆمەڵەشتیشی ئامێهینەکان بنە ماڵەکان وتی وڵای سۆران منەوانە بۆ تۆ وتمە توان بەکاری بێنن لە کتێبەکەم وتی توانی بەڵام یەک پرسیارم تۆ منە چۆن دۆزیەوە کاکە من ئەوداڵی ئەمەم جا من بەسەکەم چییە سیرێکی هەر شوێنێگری لە معالەمە ئەم جەلامەت چییە چۆن کورد دەرکی پێ نەکردو عەرەب 100 ساڵە داگیریەکە بۆی بزانی هەمووی درۆی ئەمانە ئێستا تورکە زین چی لەکرۆ ئەڵقەیەکی کردووە کردوێتی بە مناڵێکی هەڵگیراوە ها مناڵێکی بێدای کووردە بەس دایک و باوک بووە میرێکی تورک هەڵی گرتوتەوە گەورەی ینی سەلاحەدین هەچیشی کردووی تورکیا ها ئێمە ئاگامە لەمانە نیە ئەمە یاریەکە عەرەب 7 ساڵ یاری پێکرد تەوان عەرەب لە ژیانێ باسی سەلاحەدینی نەکرد تا ساڵی 1990مانە هیچ بە چاک و چکە پەیوەندی بۆ نییە تورکیش بە هەماشێ پەیوەندی بە هیچ یانۆ نییە کورد ئەوە شەرفخان باسیەکە ئەوە ناوی چییە چەندین کەسایەتیمانێت تانانە شێڕزای تاڵەبانی باسیەکە چکە بۆ لە حوزەی کوردیا سەلاحەدینی خۆمان بووە کوڕی خۆمان بووە کەچی لە سەدەی 20مان چونکە عەرەب فلیمیان دروست کردووە سێرکە لە فلیمەکە ئاڵە چی ئەنا سەلاحەدین
عبد الله وخادم العرب دور صلاح دي اصلا عرب لسباكه يعني هل عربي يعني لسباكه اوش يعني كمال عربي كم بكاري هنا اصلا هندي العرب كان لبشتو ليانا بدو كان ببارا باران ام بدواني كام روي نسر كرت هر بدواني ام روي نسر كرت هر معناه شو ما هر بدون نا اخلاق يعني هنا دين يعني هي الله اكبر وانا بس هم ناشين كني دينا اما انا سردمي صلاح دينا خاص الجريكان باريانا ونتل سباي صلاح دينا انا ولا جنيا كا زريري زودا سباي صلاح دينا ابو ابزاني جا هر معنا ما بتشكي او انا امره ينو سر كرت كلا سر خاجي خوي بوا سوريا باشي گەورەی باس مان کردناچی نۆسەر باشە مامۆستاجیان ئەمە لەسەر کەزیەوە بینە سەر بابەتێکی تر کە زۆر سەرنجڕاکێش ڕۆستەم خەڵکیش درکی پێ نەکردەوە بۆچی سووریەکان شەڕواڵیان نەبێ خۆ تۆ بڕۆ سێری بکە بەشێکی زۆری کامان بینی لە بابل حاڕۆ مسلسل وشتەکانیان هەر شەڕواڵە ڕێک شەڕواڵە پێش ئەڵێن سروال وشەکەشیان وەرگرتووە ینی هەر ڕێک وشەکەشیان بردووە ئەگە بڕۆی سێری هەموو مێژووەکە بکەیت ئەگەر بە لایەنێکی علمی سێر بکەیت کە شەڕواڵ بۆ چ جۆرە خاکێک بەکار هاتووە و لە چ ناوچەیەکەوە هاتووە عەرەبیت پەیوەندیەکی پێوەی نییە تۆ لە پەیوەندی باڵپەرچیەوە نییە با پێ بڵم بابەتێ هەیە زۆر گرنگ ینی ئێستا باسی شۆڕشەکانی هینمان کردمان دروستێک و دروست کوردن ینی ئەمە کەواڵم بە قسە پێ ناڵم دروست من پەرتووکی کۆنم هەیە ومەرا دروست لە کرات ینی بە کە زمانی وەریگێڕین بۆ کوردی میرە کووردە دروستیەکان ینی ئەمە ئەڵلقەیەکم بە تایبەت لەسەرە لە ڕووی دێنەوە خەڵکی کوردستان دێنەی دروزی دێنەی کوردیە دامەزێنەی دینەکان کوردیە جا بۆیە سووریا بەدەست عەرەبەوە نەبووە ئایا ئەکرێ شۆڕشی سووریا کە پێڵە شۆڕشی سووریا کە لەگەڵ دروستبوونی دەوڵەتی سووریا و بڵێ بەرامبەر کۆلۆنیالیستەکان هەمووی کورد کە سوڵتانەترەشە کووردە لەگەڵ ئیبراهیم حەنانۆ ئەم دوو کەسە خەڵکی تریش هەبووە بە زەمانەی تریش نەبوو ناوچەی بچوو سوڵتانەترش گەورەترین وە کاکە بەدەست عەرەبەوە نەبووە وڵاتەکە ئەرێ پرسیارەکەمان چی بوو وتم ئەوە بابەتی شەڕواڵەکەمان باس کرد بۆ شەڕواڵیان لە پێ ئەمە جلی عەرەبی خۆ ڕوونە جلی عەرەبی من بۆیە پێ دەڵم سووریا وڵاتی عەرەب نییە جلی عەرەبی ئەم جزداشەیە و تەواو بۆی بزانی عەرەب لە سووریا کوێ من ماوەیە لە سووریا بووم کە سەیرەکەم ئەلێ خۆ بەعزێ ناوچەوەک و عێراق قسەکەن ئەمە عەرەبی سەحراییە لە سەحراکان هەتا مێژوو ژواڵێ لە سەحرا هەتا سەر بڵین ڕووباری فرات ئەلیا عەرەبی تیا بووە بەڵام دیمەشقۆمانە هە لە جەکان جیاوازە زمانەکانە گۆڕێ ئەمان لەگەڵ سعودی و هینەکانە ها ئەم ڕۆژ لە ڕووی سیاسەوە بوونەوە بەیەک ئەوانە خزمن ئەمە ئەو تۆزەی سەحراکەی خوارەوە لەژێر ئاوەکەەوە ئەم ناوچانی کە کوردیتیا بوو ئەوە خاکی باو باپیرەی ئێمە بوو کە لە سەری بوون لە ڕێقەوەمانە ئەوانە کوردی بوون لاستڵە هەمووی باشە ئەوە لەسەر خاکی خۆیان بوون هاتنە دواوە ئەسە بۆ بە عەرەبی بەشێکی زۆری عەرە بەچکە ئاکایەن حکوومەت جا بینەوە سەرەوەی بابەتەی لە شڕواڵەکە شۆسە باسی ئەو پشتێنەی ئەمنیاکەین چۆن ئەم ناوچەیان وا لێ کرد جامێ ئەم شەڕواڵوشتە هەر بۆ ئەوە تقریبن چەندە 2000 ساڵ لەمەوە پێش پیاوێک گەڵێ جلی میدەکان بۆ شاق کراوە فارسەکان هاتوون ڕێک ئەم ئەوە وەختە کورت بە گەورەتر لە خۆیان بینیوە ئەڵێ هاتوون لاسایی مادەکانەکەنەوە جلی ئەمان لە بەرەکەن چکە بەخۆیان فارسەکان کوردیانجا لە سووریاشا جلی دیساشیان لەبەر بۆ ئەم جلە کوردیە لەوێ ینی جلی ئەوان نییە ینی یۆنانیش هاو بەشە لەگەڵمانە ینی ئەمە بڵین یەکنە بەڵام چکە بە ناوەکەەوە ئەڵێ سروال ینی هی ئێمە وەریانگرێت چکە بە ناوەکەشە وەریان گرتووە جا باسی ئەم پشتێنە عەرەبی زۆر گرنگە چۆن سەیری کە ئێمە بەداخەوە بۆیە هەزار مناڵەکانمان لە خوێندنگە ئەم کارە ساتانیان خوێندایە لە باشوور ئەو مێژووی کا خوێنێ مناڵێکی داگیرا و دروزەکە نەک مناڵێکی خاوەندار لە کللتور و ئەم ڕۆژ تا ئەسە نەمانتوانیوە لە خوێندنگە بە مناڵەکانمان بڵین چێ لە ساڵی 60ەکانە بەعسێتی گەشتە ئەو پەڕیانی بوو بە درڕندە پیاوێکی عەرەبی ئەومی پرۆژەیەکی دانا ناوینا الحیزام العەرەبی بە پشتێنەی عەرەبی چیان کرد ئەم سنوورەی باکوور هاتن ئەوانە هەمووی کە سوکاریەکەن لەگەڵ بڵین ڕۆژاوە و باکوور دیوارێ لە بەنیانە هەموو خزمیەکەن بۆی دووریان خەنەوە چیان کرد بە پانی 10 بۆ 15 کیلۆمەتر کوردیان لەیە هەمووی دەرکرد عەرەبی هاوردەی ئەم بەدوانیان هێنا باشە ئەمانیان هێنا ئەم خاکی کشتتوکاڵی 3 ملیۆن دۆنم عەرزی کوردرا بە عەرەبی هاوردە سێرم تاوانە لە بینی سنووری باکوور و ڕۆژاوە هەموویشی خاکی کورد هاتن عەرەبی هاوردەیان بۆ هێنا
3 ملیۆن دۆنمیان نابەوە 40,000 عەرەبیان هێناوەتەوە ناوچانە ئەمانە وەکو کەروێش بەچکیان کردەوە بۆی بزانی کە ڕاستە ئەنجا هاتن 140,000 کورت پەرتوکەکەمان هەیە هاتن هینیان لەسەرن بڵین ناسنامی سووریان لەسەن تۆ سەریکە لەسەر خاچی خۆبی بۆیان نەبوو بچنە زانکۆ بۆیان نەبوو بچنە نەخۆش ینی ژنهێنانێ بوو بە کێشە بۆیان چکە هیچیان نەبوو نی سەیری تاوانێک کراوە لە وڵاوە تۆ لەسەر خاچی خۆ هیچە نەبێ عەرەبێکی پێپەتی یانی لەگەڵ ڕێز ماواڵم چکە بەس مرۆڤ تووڕا بێجینە من حەزناکەم ئەو زمانە بەکاربێنم بەڵام هاتووەتە سەر و خاکە خۆی کردو بە خاوەنی ئەوروپیەک دەسەڵاتی یاوە تێ دەوڵەتی یاوە بەو تۆی دابش کردووە ژینە ئەو لە هەموو مێژووە عەرەب حکمی کوردی نەکردو لە سەردەمێکی کەمی سەرەتا ئیسلامانە بێ عەرەب کەی حکمی کوردی کردو کەی توانایانە بۆ حکومکەن بەڵام لەم 100 ساڵە هاتن عێراق و هینیان نادەست عەرەب ئینگلیزەکان بەغایان نادەست عەرەب سووریان نادەست عەرەب فەرەنسیەکان ئەمە کارێکی تاوانباری ئەوروپیە باجەکەین ئەوەشی سەرنجڕاکێشە هەر ئەمان ئێستا ئاڵای با بڵین دینیان بەرز کردوتەوە بە ناوی کوفر و هزار شتەوە شەڕ لەگەڵ ئەمریکا ئەوروپاکەن هەر ئەمریکا و ئەوروپاشەوە بۆنی ئەمانەوە ئەوان خاوەنیەوە هەموو دەوڵەتەن کە پزدوو بسێ دەوڵەتی عەرەبیە سێری بکەی ینی جیاوازیەک لە نێوان بەحرێنیەک و سعودیەک نازانی چیە ینی تۆ بۆ دوو دەوڵەتی جیاتەیە جیاوازیەک لە نێوان مەغرب و جەزائر چییە مەغربیەک و جەزائر لێ تەنیش یەکدا بنێڵی کوا جیاوازیەکە لەکوێ قەتەڕیەک و ئیماڕاتی جیاوازیان لە چییە سووریەک و لوبنانی لە تەنیش یەکدا بنێ خۆشی لی پرسی لەوانەیە سەرەگەی ئامۆزای یەک بن بۆچی تو دەوڵەتی جیاتەیە ڕازین بەو دابشکاریانی کەەوە ئەوە کراوە بەڵام ئەگەر بە شێواز لە شێوازەکان تۆ داوای دەوڵەتێک و حەقێک بکەی لە کۆمەڵگەی نێو دەوڵەتیە ئەو کاتە تۆ بەغەڵەتە بین من سەرەتای بەرنامەکە پێم وتی تۆ خاوەنی ئەگەر باو باپیرەی 10,000 دۆنمیان بۆ بەجێشتووی کە وەرەقەیەکیان بۆ بەجێ نێشت بێتی ئێمە بەداخەوە مێژوو ئەو تاپۆی خاوەندارەتیە تۆ بە خەڵکی عەرەبیش نازانێت تۆ خاوەنی بەشی گەوری سووریا بووی عەرەب نازانێت تۆ لە سوپای تۆ لەو پەڕی سەحرای هینا بە ناوی سوپای کوردۆ تۆماریە باشە عەرەب ئاگای لێ نییە تا دێرە زوور 100 ساڵەوە پێش لە هینی عوسمانیە دێرە زوور بە کوردستان حساب کراوە حەلەب ئەمانە هەمووی شاری کوردی و ئاگای لێ نییە تۆ ئەم هەموو دەسەڵاتە لە وڵاتە هەبووە ئەو هەموو شوێنە ناوە هەبووە بە کوردی لەبەرەوە ئێمە خۆمان هەتا ئەمڕۆژ لای من سانی من ڕابکە ئەتوانین گۆڕانکاری گەورە بکەین لە فکری کوردی و لە بێگانەشە نیمە تەلەڤزیۆن یعنی یا حکومت دەستگادانێ بۆ بەرپەرجانەوەی داگیرکاری داگیرکاری چییە تۆ دەستگادانەی بە پەرتوک بە ڤیددیۆ بە هەموو شتێ بەتابەتی ئالێستا وەکو مەرجنسی ینی حاڵەتی فریاگوزاریە بێ ژوورمان هەبێ ڤیددیۆ دروستکەین بەرامبەر بە عەرەب بەرامبەر بە فارس بەرامبەر بە تورک پێیان بڵین ئەمە خاچێمێ تۆ لە بەشی گەوری تووکیا لەسەر خاتی منی تۆ زانی من سوپای کوردم هەیە لەسەر دەریای ڕەش باشە خاوەندا یعنی لیا حکمیان کردو کاکە ئەمە هەمووی بە تۆمار جا ئێستا پێشم وتن زۆر پەرتوگە خوێنیتەوە وڵا هینە یەکەم جار سوڵتانی سلجوقی ناوی کوردستانیەنە بە سڵداری سلجوقی هێشتا نەهات بۆم ناوچێ لە ساڵی 1930 کا من نامەم هەیە سەیری و هەستە کوردبوونە ساڵی 1930 گەڵێ چی ئەڵە بە میرێکی کوردی ترە لە فریامکەوە من و کوردستان لە مەترسیین زۆر بەخۆتە تۆ ینی ساڵی 1930 ینی تقریبا ڕێک 1000 ساڵەمە پێش ئێستا بڕۆ لە خوێندن گەشتی ئەمە پێڵێن لە وڵاتە ئێمە خۆمان نەکەوە خاوەنی وڵاتە نەک هەستی کوردبوون هەبووە یعنی هەستی وڵات پارێزی کام نەتەوە نامەی هەیە هەستی وڵات پارێزی بڵێ خاچی کوردستان ئەپارێزم 1000 ساڵەوە پێش ئێدەوە تا کورت هەیەی بەڵام ئەمێ ئێمە تاپۆکانمان لەویایە بەداخەوە مێژوو زۆر بە هەوانتە وەرەگرین سەریکە ئیسرائیل و ئەردۆگان ینی بڵین تورکیا و هین چەند ساڵە کێشیان هەیە لەسەر پارچەیە بەرد لە ئاستی باڵا کەوتۆتە بینی ئۆردوگان و نەتەنیاهۆ داوایە کاتۆ ئیسرائیل ئەڵێ هەچی بەڵگەنامەی عوسمانیە دەمە بەزە و بەردەمبەر بۆ سەنەدی تۆ ئەمەیە ئەمە بەڵگەنامەی بوونتە مێژوو یعنی وەرەك بن پەرتوکێکمێ سۆمەری یەکەم زمانی نووسراوە باشە لە سەرگۆی زەی کوردیە ئەوە 13 ساڵە من هاوارەکەم کەس باکی نییە لە وڵاتە نەزانکۆ باکی هەیە نەکەس باکی هەیە لە 2013 وتم کاکە زمانی هندۆروپی لە کوردستانەوە بە جیهانە بڵاو بێتەوە
ئەمە یەکەم کەسە لە جیهانە لە 2023 بوو دەستگایەکی گەورەی عالەمیڵێ زمانی ئیندۆروپی لە کوردستانە بڵاو بەتەوە کێش پێویتم ئەوروپیە بەم نیوە زۆر هەمەڕەشەوە تیۆریەکە خەریکە بێ بە عالەمی ئینچکە تیۆری منە کە ئەڵم کە زمانی هەندوروپی لە کوردستانەوە و یەکەم زمانی نووسرا و کوردیە ئەم توام کوپەی سرم کوپەی تۆ نییە کاڵی کوپ بە نیزیڵەن ببوورە ناڵێن کوپ بە نیزیڵەن کەپ سەری ئەسڵەکەی چۆن هاتووە زمان چەند مێژومان پێڵێ چەندە گرنگە تێ بگەین ئەمە 5,000 ساڵەوە پێش پێڵێن لە بابەتیش دەرەچین بەس خۆشە پێڵێن ئەکوپە ینی ئەوان بەچی ئەڵێن کوپەی خۆمان سۆمەریەکان ئەڵێن ئەکوپە تا گەیشتە لای ئێمە دوای پێنجان ئەماڵێن کوپە باشە تا گەیشتە ئەوروپا بەم بچووکاڵێن کەپ بەڵام پرۆسی گۆڕانەکە چۆتە لاتینەوە پێشەوە لە لاتینا بە شتێکی بڵین هەرەمەنیە بەم کوپەن تا گەشتە بەریتانیا ئینیمانی ئێمە کوپەش بۆنی نازانن ئەوەیە لە قڕ دروستە کوپەی قوڕی بەڵام لە ئەسڵا ناوە ئێمە ناو ئەسلەکە بەکارین ئەمڕۆژ چکە چۆتە ناو ڕۆمۆ کە بە زمانی لاتینی قسەیان کرد ئەوان یەک تۆز ماناکەیان گۆڕێ بەڵام هەتا گەشتە بەریتانیا بوو بەم کوپە بچووکەی کە ئەمڕۆ پێڵێن کوپ ئەوە هی خۆمانەوە بە خۆمانێ پێڵێن کوپ بەڵام خۆی کوپ ئەسڵەکە لە کوپۆ ئەو شەیە دروست بە و هی ئێمەشە داهێنانەکەی لەسەر خاچیە باشە مامۆستا باستە یەکێک لەو چیرۆکانی کەوا لەلایەن وڵات عەرەبیەکان دەستگا عەرەبیەکانەوە زۆر ئەوترێ بۆ ئەوەی کەوا بۆچی نزیکەی 300,000 کوردی ڕەگەزنامەی نییە ئەمان ئەڵێن چی ئەمە لە دەستگاکانی خۆیان لە چیرۆکەکان و کتێبەکانی خۆیان ئەڵێن تۆ لە دوای کەوەی ئەتاتورک گەتە سەر حکوم لە دوای شۆڕشی شێخ سەعیدی پیران کۆمەڵە کوردێگە بوونە لە باکووری کوردستانەوە لەبەر زۆرداری و زوڵمی ئەتاتورکەوە ڕایان کردو بەڵەو ڕۆژاوای کوردستان ئەمە لە چەندە ساڵ 1946 ئەلێت لە کلە شەستەکان سەرژمێریەک ڕووی داوە ئیتر حکوومەتی حافظ ئەسەد و بەعسی ئەو کاتی سووریا و تێدی کاکە بیسەلمێننکەوە ئێرە بە ئەسڵ خەڵکی ئەم ناوچەیان ئەمان نەیانتوانوە بیسەلمێنن لەبەرەوە ڕەگەزنامەمان نەداوە پێتان ئەم چیرۆکە ئەسڵ ئەساسی چیە و بەچی شتیواڵن زای وەکوە تۆ ئێستا زۆر بەمان بچیتە ناومان سێرەکی یەکێکمان خزمێکمان پەلێکی سنەیمان هەیە پەلێکی نایچیە بانەیمان هەیە ئەمە نامان کا بۆی بڵێ خاوەنی خاکەی ئەم دیونی لەبەر پەلێکی بانەیم هەیە یا پەلێکی ئینم کە تۆ لەسەر خاتی خۆتی تۆ لەسەر خاکی خۆتی ئەچیتە ئەسە بە سەدان خەڵک هەیە بنەماڵە هەیە لە سلێمانەیە لە هەکاریەوە هاتوون خۆ خاکی خۆیەتی یعنی لە هەکاریەوە هاتووە چۆ سەر خاکی خۆی ئەمیش چۆتە ئەوێ جا من کاکە کە تۆ لەو پەڕی دەسەڵاتی ئیسلامە شام شوێنی لە نیشتەچێبوونی گۆ من لە سەرەتای بەرنامە کاپشانم مای لای جۆلانەوە شوێن نووسراوە شەوفل ئەکرات ئەم شوێنە لای لازقیەوە پێڵێن جەبەل ئەکرات جەبەل ئەکرات میدی لە سەردەمی ڕۆما پێڵێن میت پێش ئیسلام هەرم پێم وتی پرۆسەکە چۆن کابراگەڵێ دوای فاتمیەکان بڵێن سەلاح حەدین هات ئێستا پیانەڵێن کورد جاران پیانوتون میت ئەمە ڕوونە جا وەڵحاڵ وڵاتی ئەمە بۆ ئەنی سووریا بەشی گەورەی سەرەوەی بۆچی وڵاتی ئەمە پایتەختی جەها مێژوو زۆر گرنگە میتانیەکان پایتەختەکان لێ بووە میتانیەکان باو باپیرەی ئێمن لە بەشی ئێستا ئەو شارانەی کە کوردی تایە لە ئەفرینتە باشە ئەم سەریکانیدە سەریکانی وەشوکانیە باشە سەردەمی میتانیەکان 3500 ساڵ پێیان تۆ وەشوکانی ئەمڕۆڵێن سەریکانی باشە وشەی سەر لە میتانیەکانە بەکار هاتووەکو خۆی هەر بۆی بزانی ناوەکانمان چەنە کۆنە ئەو ناوچانەی سەرەوە لە سەر و ڕووبارەکەەوە هی ئێمە بوو بەڵام سوپامان لە پێش ئیسلاما لە ژێر ڕووباری فوراتیشەوە ینی لە ژێر ڕقە و ئەمانەوە دەسەڵاتمان تا ئێوە ڕۆشتووە ئەجا دەوڵەتێکمان هەیە ئالەم هەولێرەوە ئالەم هەولێرەوە هەتاوەکو ناو شاری قودس دەسەڵاتی بووە باشە ئەم دەوڵەتی هەزەبانی ئەم دەوڵەتە یەک بەهێز بووە ینی یەک بۆ بە شەڕی ڕۆمی کردووە لە ئەو سەردەمە لە هەولێرە دراوی لیاوە بەڵام کۆشکی پاشا هەزەبانیەکان ئەم ڕۆیشێکرد لە کۆشکە گرنگەکان کۆشکە گرنگەکانی شاری بڵێن قودس باشە ئەجا گۆڕەکانیان یەشێکە لە بینە ناسرەوەکانی شاری قودس ئەمانە من لە پێش ئیسلامە باشە سەردەمی ئیسلام والی قودس لە دوای سەلاحەدینیش کاکە گەر تۆ نەتەوە نەبیلەیە چۆن والی قودزە بێ بە والی شامە بێ بە هەر کوردی هەولێری چۆن مفتی هەموو شافیەکانی شام
ئبن خەلەکانی هەولێریە بری وڵات کاکە ئەمە ئەم وڵاتی ئەمە بە عەرب دوێنێ هاتووە بەڵام ئەوەی بۆم گێڕانەوە لەم ساڵە ئەم درۆ دەلەسەیەک دروستکراوە درۆ دەلەسەی عەربی پێم بڵێ ئەڵم یەک ڕۆژ یەک بەڵگەنامە بۆ بێنی لە مێژووە بڵێ شام عەربی نییە مێژووان ناڵە کاکەوە تا من نەخشە پیشانم بلاد العرب شام ینی لەو لاوەی خەتێ لە بینیانە جایە ئەمە تازە هاتوون لە پێش ئیسلامە لە سەحراکە هەبوون ولا سەردەمی ئیسلامیشە لە سەحراکە بوون بەڵام وەکو نەتەوە لە دیمەشقا نەبوون بوون یا لە حەلبا نەبوون یا لە ڕەقا نەبوون وەکو نەتەوە وەکو پارچە هەبوون بۆ ماوەی کیش دەسەڵاتیان هەبووە هەتا وەکو باکووری کوردستان بۆ ماوەیە ئەو وەختە نیوەی دنیاگر تا میسری ڕۆشتن بۆ ماوەیەک ئەوە جیاوازە بەڵام بۆ ماوەیەک هاتووی خۆ ناکا بە خاوەنی شوێنێ ئێمە سەردەمانێ هەتا نزیکی وێنان بەدەستمانەوە بۆ هەتا وەکو ئەفغانستان بەدەستمانەوە بەڵام خۆ ئەفغانستان ناکا بە خاچی من تۆ ماوەیە بڵاو بێن بەڵام وەکو خاکێکی ئین خاچی ئەمەیە باشە مامۆستا ئەم داگیرکاریە و لێسەنەوەی خاکی کووردە بزەبت کەی دەستی پێکردو وەکو بە بڵن شتێکی نێو دەوڵەتی ئەمە لە سەرەتای سەردەمی عوسمانەکانەوە دەستی پێکردووە یان ئەمە شتێکی تازەترە با بڵێن لەگەڵ حیزبی عەرەبی بەحثەوە دەستی پێکردووە یان چۆنە بزەبت خۆی دەوڵەتی نەتەوەی بەم شێوە نوێی ئەم سنوورە ڕقا ئەمە تازە دروست بوو لەو پێش لەسەر بناغی نەتەوە نا لە بێن بناغی مەسەن بنەماڵەیەک حکمیە کرد ئیتر دەسەڵاتی بوو مەسەن دوو دەسەڵاتی گەورە هەبووە سەرەکی سەفەوی ئەم باسیە 200 ساڵی ڕابردوو کۆنتر توانین شتی جیاواز باسکەین سەفەوی بەشی بڵین ڕۆژهەڵاتی کوردستانی و بەشێک لە باشووری کوردستانی بدن لەبەر ئەو لاش عوسمانی زۆربەی خاکی کوردستان لەژێر دەستی عوسمانی بوو بەڵام لەژێر دەستیانە جاری وایە سربەخۆ نیمچە سربەخۆ ینی ناوچە کوردیەکان ئەوانی باکوور هەمووی میری سربەخۆی خۆیانەوە لە پیاوەتی عوسمانی نەبووە نەمان تازە بوون ئەجنەبی هاتوونەتە ئەم ناوە قابلە بتوانێت هەموو شتێکی تۆ بەرێ ینی چاکەی خۆیان نەبوو دەسەڵاتیان نەبوو بەسەریانە ئیتر ساڵانە بەشدار بوون لە شەڕی عوسمانیا وەکو هین یا باجێکی کەمیانە یانیان ناوە هەر سەربازیان ناوە بەو شێوەیە بۆ هەتا سەدەی بیستەم ئەوروپیەکان هاتن بە زانیاریکی کەمیم ناوچێوان هاوان لە کتێ وشتا عەرەبە ناسێت چیە و لەگەڵ تورکە زایتر ئەگەن لە کورد نەبوو وەرە سەری و پەرتوکە کۆرانە بینن سەر کوردن نووسێ بەزێ پێ بەزار ینی ئەو هەتا ئەمڕۆژ ئەوروپی هەیە ئەخ بۆی جاری وایە و ڕاوی بە قورئانی محەممەد ینی ماوەیەوە پێش کۆنفرانسێکرا لە کوردستان کوردناسی ئەو زەلامەی کە پێشڕەوی ئەمە بوو لەبەرەوەی قژزی سەردە ئەوروپیا هاتووە ئەوە پەرتووکی هەیە ئەڵێ ئێمە 500 ساڵ نەمەوە پێش دەتوانین بەیەکی بڵین کورد کەچی تۆماری کورد هەیە 4,000 ساڵەمە پێش بەناو باشە ینی تۆرە ناوی کوردستان لە 1970 کابرا خەمی کوردستانێتی کەچی کابراایکی ئەوروپیە بە تۆڵێ وڵا 500 ساڵە هەیە نە کوردستان یەکێ پێی بڵین کورد باشە یاخی تۆ سێر و کارەزاتە هینە لە کوردستانیش کۆنفرانسەکرێ بێ ئێمە ئەقلمانداجی کراوە نابێ کوردێ سەرپەرشتی کوردناسی بکە ئەبێ قژ زەردێ پێمان بڵێ شین ئەمەیە جا من بۆ ئەم شۆڕشە تازەیان بە گرنگە خەریکە کورد خۆی بەخۆیڵێ چێ چاوەڕێ ناکە قژ زەردێ پێی بڵێ چێ چاوەڕێ ناکە کەسەی تر پێ بڵێ خاوەنددارێتی لە خۆ و فەرهەنگ و نازنامە لای من ینی ئەمە وەکو شۆڕشێ وایە شۆڕشی کورد بوون خەڵک ئەزانی بە شتێکیش نازانێ بۆ منە لەو خاریتە کۆنانەیە هاتووە لەسەری نووسراوە کوردستان سەدانەیەکێ پێما بە ساڵی 900 و شتێکە زۆر کۆنە لەسەری نووسراوە کوردستان خەڵک نازانێت کە ئەمە دەبێت کورد زۆر پێشتر بوونی هەبوو بێ تا هەر کۆ بوو بێتەوە وای لێ هاتە بێت دنیا پێی بەم ناوچەیە بڵێ کوردستان یعنی یەکەم جا دەبێت کوردەکە هەبێت ئینجا دوای ماوەیە ئەم ناوچەیە ناوی لێ ئەندرێ کوردستان کاکە بووی من ئەو شتە زۆگرم و بۆم ڕوونکردنەوە من چەند کەسایەتێکی ئەوروپیم هەیە ینی 900 ساڵەوە پێشەڵێکی ئەڵێ کورد مادەنی بەڕوونی ئەم دوێنێ نییە باسی شەر ئێستا کابراایەک هەیە خەڵکی باکوورە قەشێ بە شەڕی کورد و تورک کە ڕووی نایەوە لە ساڵی 1970مانە ئەڵە شەڕی ماد و تورک یعنی بۆ ئەو هەر کوردەکە بە شەڕەکەی بەس بە ماد باسیەکە ئێمە نەخشەی مات لە هەموو ڕۆژێکی مێژوو نەخشەی مات جیاکراوەتەوە لە سەرچاوی ئەوروپیا 2500 ساڵەوە پێشەمە خاکمان هەیە بە ناوی خۆمانەوە ئەو وەختە پیان و تۆمات باشە بەڵام لە پڕ ئەوروپیەکان ئیتر وردە مادەکە لاچێ بێ بە کورد لەبەرەوە ڕۆژێ نییە تۆ خاکە ڕۆژێ نییە خاکی جیاکراوی تۆ لە مێژوان نەبێ کەچی بڕۆ پەرتوکە ئەوروپیەکان ئەڵەچی ئەڵە شتێ نییە بە ناوی کوردستان و لە مێژوە سەدان پەرتوکە پیشانێ دە من پێم وتنەوە تا کابراوە ئاڵێ ئەنجا
کابرایە هەیە 1970 پەرتووکێکی جیهانی دروست کردو ناوی هینە کەشگەری مححمود گەشگەری 1970 ئەرض لە کرات باشە ینی ئەرض العرب ئەرض الفارس هەمووی جیاکاتەوە تۆژۆک ئەوان خاکە هەیە خۆی لەوانێ ئەو تەمان بە عەربی نووسیۆ نەینووسیۆ کوردستان تەرجمەی کوردستانی کرد ئەڵەچی ئەرض لە کرا دەبێتی کوردستان ینی تۆ بێ هەچی بە مات باس کراوە خاچی مات کە لە سەرچاومان زۆرە 2500 ساڵەوە پێش خاچی مات ڕێک وەسفەکرێ لە تا ئەفغانستان ڕۆشتووە خاچی ئێمە ئێران زۆربەی ئێمە بووە بە ناوی خاچی ئێمەشەوە بە نەگوە ناوی فارسەوە ئەوەی وردەوردە ناوی ماد نامێنێ بێ بە کورت هەر ئێمەین جا ئەوێ ڕۆژێک نییە تۆ نەخشەت لە نەخشەی جیهانە نەبوو بێتی ڕۆژێک نییە تۆ ینی مە کە پێشتەڵێم شام بە سەرچاوە بە هەموو شتێ لە پێش ئیسلام و لە دوای ئیسلامە زۆری نەکورد بووە ئەم وڵاتی پێڵی تووشیا هەتا دەریای ڕەش کورد بووە هەمووی بە سەرچاوە پێ دەڵێم و ئازربایجان هەمووی کورد بووە و من بەرنامەکان هەمووی کرد من شتێک بەڵگەنامی نەبێ ناتوانم بێڵم جا ئەمێت ئێمە نەچوین خۆمان ئەم بڵین تاپۆی کوردستانمان هەیە بەڵام ئێمە نەگەڕین بە دوایە بەداخەوە چاوەڕین لە چین لە قرزەردێکی وەرێ قرزەرجیش خەریکی ئەجەندە و هینی خۆیت یا ئاگای لێ نییە مەجبور نییە بۆ تۆ ئیشکە باشە مامۆستا گیان ئەگەر تو سێری مێژووی کوردستانی ڕۆژاوە بکەین پڕە لە خەبات و شۆڕش هەر ئەلەم 10 ساڵە 5 ساڵی کۆتاییشدا بۆ نمونە شەیدکردنی مامۆستا محەممەد مەحشوق خەزنەوی و هەروە لەگەڵ کەسایەتی دیاری کوردی مەشعلتەمەوە کە ئەمانە تاوای چەند مافێکی سەرەتاییشیانە کرد بۆ کورد بەزەوەی کەوا تۆ ناسنامەی بۆ دەربچێت و بتوانێت زمانەکەی بە ساعتی خۆی قسە بکات بێجگە لە سەر بەخۆیشت باسی ئەمانیان نەکرد کەچی هەر دووشیان تیرۆر و شەید کران کەچی ئێستەوە ئەحمەد شەرع بینی بە شانازیەوە دێ بە حساب کارێکی زۆر گەورە و مەزنی کردووە و چاوەڕێی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوەی دەستخۆشی لێ بکە ئەڵێ زمانەکەتان باشێکینە زمانێکی نیشتیمانی و هەروەها ناسنامەشتانە دەینێ خێرمان پێکە باشە مە سلمێنەری ئەوەیە بۆ ئەوی کا مافەکەمان بەدەستبێنین ئەپێ گیانماندا بنین ئەم شۆڕشەی ئێستا ئەکرەم و شەیدەی ئەدرێ ئەبێ بدرێ بۆی کە بینە خاوەنی خواری خۆمان من ینی لە پێشەوەی شەڕ نیم وە من هەمومانە بێ سەر بۆ هەموو شەروانێ داوانێ بێ ینی گەورەمانن وەکو گەورەمانن بەڵام وەکو مرۆڤیش ینی من هەندێ ینی نابێ ئاوا تەسلیم عەرەبی بە ئاسانی ینی ئەبێ پێیان بڵێ نەمە خاوەنیم خاکەین تۆ بۆ بە من بڵێ زمان قسە بکەیان منە تۆ چیت بە من وا بڵیت تۆ دوێنێ کرای ئەوروپیە نەیکردی تا بە خاوەنی و تۆکی خاوەنی سووریابی تا بە من بڵێ بیری لەکەیتەوە ینی ئەمە ینی بەس بە کۆی لەوە ئاوترێ ئەتوانی بە زمانەکە قسە بکەی ینی ئەمە کۆی لێیە تۆ خێرم پێکەی وڵات توانی ناسنامە هەبێ خۆ ناسنامەی باوکردنیە من لەسەر خاچی خۆمم ینی منە بێ بۆ زمانە قسە ناسنامی سووریش ینی تۆ وازانێ خێرە پێکا وڵا ئەحمەد شەرع خێری کردووە ناسامماناتە بابە خۆی هەر تاوانە ئەو 3 ملیۆن دۆنمەی کەیاتان بە عەرەب 3 ملیۆن دۆنب ئەگەر قەومی عەرەب نیت قەومی عەرەبی و خاکەی لێمەسەن ئەی بۆچی لێ نامانیتەوە ئەو خاچێمێ ئەی کو هەموو 3 ملیۆن دۆنمەیەوە بە عەرەبی هاوردە ئەو عەرەبە هاوردانە ینی ئەو نە زوڵم کراوە لە کوردی ڕۆژاوە ینی زوڵمەکە کە بیری لێکەی تۆرە تۆ لەسەر خاچی خۆ دانیشی 40,000 عەرەب ئاخر 40,000 ئەم ڕۆناکە مرۆڤ ژماری زۆر بووە لە هەفتاکانە 40,000 عەرەب بێنی و هەمووی لە شوێنەکەیان گورد اینجا گوندی تایبەت حکومت بۆی دروست کردوون نەم هەرزە لەسەر خاچی کورد خاکەکە لێبسێن ئەم خەڵکە هینکەین لە بنەماڵەیەکە سەریکە بۆی بزانی ئەمە هەمووی درۆیە وڵا نەیان توانێ بیسەلمێن قەراریانەوە ئەم برایە سووری ئەم برایەتر سووری نییە ینی ئەمە هەیە باشە لە بنەماڵەیەکە ینی ئەوەنە بە پلان کرا هەرمە بە بێکۆ کرا هەموو کەس کێشەی نەبوو لە هینە لە ناسنامە کەویستیانم خاکە بسێنن لەگەڵ پشتێنەی عەرەبیە چیەکەن دووش دەکەن یەکەم کورد بە تاواتی لاواز دەکەن ئەمە زین چی بوو خۆی لە تورکیا ینی ئەم نەزوڵم کراوە لە بڵین لە وڵاتی تورکیا و باکووری کوردستان تەواو بزوتنەوەی کوردی لە چەند شۆڕشێکە ینی شێخ سەعید و شۆڕشی ئاگریلۆمانە زۆربەی ئەم شۆڕش گێڕانە وەختە سووریا بۆی ماوەی فەرەنسیەکانی دیابوو ئێشتا عەرەب خۆی نەگرت و سەرەتا و تا فێریەوە بوو بڵێ عەرەب چێتی بکە نە عەرەب چێتیش مەسیحی عەرەبەکان بۆیان دروستکەن خۆ موسڵمان هەر نەیانەزانی عەرەبی یعنی چی ئەمانە زۆربەی بەدوو بوون جاوەڵحاڵ ئەمە وردە فێری ئەوە بوون دوایەوە زۆربەی بزوتنەوە کوردیەکان خۆی بوونەوەمانە لە بینی لوبنان و دیمەشق کاکە حاکمی
لوبناان کورد بوو ئەی بۆ عەرەبێ نەبوو چکە دەسەڵاتدار بوون کاکە بەشی زۆری بەدەست خۆمانەوە وەرحاڵ سەرەتا کورد ئەم هینانەی تیا بوردە کە عەرەبی قەومی ئافێری عەرەب چێتی ئۆمانە بوون هاتن لە بزوتنەوەی کوردیانە من بەرنامەی تایبەتم هەیە ڕۆژاوا لە سەرەتای مێژووە تا ئەمڕۆ لەو مێژوە کۆنەوە باسی یەکەم کە چۆن گەشتە ئەمە جا ئەمەیە ئێمە بواە ئەم چیرۆکانە ئەمە گوناحە من ئەمڕۆ لێرا باسی کەم ئەوایە ئێستا ئێوە وەکو من تازانین نەک وەکو من ڕێک وەکو مێژوو نووسێ بەڵام بواە بناغەکانی هەمووتان زۆر باو بۆ زانێری دەوەرە من ئەمە لە زانکۆشە یعنی لە ئاسی زانکۆشە لەوانێ بەشی مێژوو لەوانێ ناخوێنرێ یعنی لەوانەیە پەرتوک هەبێ شتێکی باسکە بەڵام ئێمامێ بۆیە منهەجی داگیرکاری بخوێنین ئەم خاکەمان چۆن داگیرکە ماسەڵ من لە سەرەتاکەش پێشەوەی دەست پێ بکەین باسی ئەوم کرد یعنی ئێمە ئەگەر بڕۆینەوە کاتی ناوەندی و کە تۆزە کتێبی کۆمەڵایەتیمانە خوێند و جوگرافی و ئەوە کوردستانی ڕۆژئاوە بە شێواز لە شێوازەکان زۆر بچووک پێم پیشانەدرا و هەر نەژما بوو ینی من چۆن بۆ ڕۆژهەڵات و باکوور باسەکران ژمارێکی زۆری لێو باشووری خۆشمان بەڵام لە بیرم نایە ینی من کوردستانی ڕۆژئاوە ئەمە باسی 2010 ئەو ناوە ئەەکەم کە لە ناوەندی بوومە وەکو مۆزوعێکی گرنگ زۆر باسکرابێ وە کۆیکەوە ئەمە بەجددی خاوەنی کورد بوونە ئەران و لەوانەیە 700 کوردێکی لێ بێ کە ئێستا ژمارەکان خۆی زۆر زیاتریشە 2 ملیۆنی بۆ 3 ملیۆن کورد دەڕوە وەکو بابەتی گرنگ باز نەکرا بوو ڕاستێکی بۆمان ئەمە بۆ من و چەنەها هاوڕێ و هاوتەمەنی خۆم کە لەو زەمە ناخوێن کاکە بنەوە سوتاوم ڕۆژێ گڕێگرم هەر بەزی ئەنی زۆر ناخۆشە کە تۆ هەمووی ئەمە بزانیت من ینی 30 ساڵە ئەمە کارمە بۆ ئەمە کارەکەم ینی ئەم نەتەوەی چۆن وشار بێتەوە بەمە نی تۆ ئیمبراتۆریەتێکی هەبێ ڕۆژ هەبووە پاشای کورد داوای بە یۆنانی وتووە ئەمە وڵاتی ئەمێ داوای یۆنانمان کرد باشە کەچی ویستم بەرنامێ بکەم تایبەت لەسەر خوێندنی بڵین مناڵی کورچی فێرەگرێت سێرێکم لە سوچیەکان نووسراوەچی کوردەکان خۆیان نەگەڕێنەوە بۆ ماتەر وەزمانی کورتنی ئەسڵەوە هاتون لە پەرتوژێکی ئوروپی وەریان گرتووە تەرجەمەیان کرد ئەلفوبێیمان نازانین مادەکان بە کوردی قسەیان کرد کاک اینکە من واڵم یەکەم فەرهەنگی لە جیهانە من دامناوەهی زمانی مات کوردی زمانی ماد ئینگلیزی خەڵکی تر دایناوە بە زمانی ماد کوردی من دامنا لە 2013 و لە 2023 بە کوردی قسەیان کرد ئاخر ناکرێت و مناڵەکەت و لە زانکۆ خەڵک نەزانێ مادەکان بە کوردی قسەیان کرد ئەخرەمە نەک تاوانە ئەمە ئێمە خۆمان ئەنفال کردووە ئەنی خۆمان ئەنفالەکەنی تۆ گەورەترین ئیمپراتۆریەت لە مێژووە کە بناسرێ ئیمپراتۆریەتی مادە باشە یعنی چێکە لە هەرە گەورەکانی جیهان نەک لە ئاسی کوردستانە لە ئاسی جیهانە باشە بەڵگەنامەی هەیە شێوەی حکومت جلەکانیانم هەیە پایەی بیناکانیانم هەیە باشە جا بۆی بزانی سەیریکە ینی من زۆر جات وات و ڕابم چەند وەختە داواکەم کاکە بۆ خاتری خوا با بێم لە هەولێر با بێم هەچی سەفارەتەکانە بۆم دانێن هیچم لە کەس نایە با پێیان بڵێم کورچیە لە سیمینارێک من چل سیمینارم کردو لە عالم بە زمانی ئینگلیزی و کوردی ویستم هەمووی ئەمانە بانکەم بۆم ناکەن هیچیشم لە کەس نایە ئەڵم کاکە بامانن با بزانن ئێمە چین ئێمە نە بە خۆمان ئەڵێن چین نە بە جاس مادەکان ئەم مادە لە خوێندنگە بە تۆ نەوتراوە لە زانکۆ بە تۆ ناوترێ ماچێ لە خوێندنگە بە تۆ نا ئەی بە چێ بڵین ئیتر چێ بزانێ تۆ زانین لە عالەمە هەکەس نازانێ مادەکان کوردن لە سان و بەحات سوچی کتێبوشت کوردەکان خۆیان ئەگەر هەرەو ناڵێن ئەوروپی جوازانێ ئێمە خۆمانیان پێڵواسان کە لە کاتێکە جلەکانیان مەڵم بەڵگەنامی جلیانم هەیە بەڵگەنامی زمانیانم هەیە پاشایان ئالەم قەڵای هەولێرانە لەگەڵ فارسا شەڕێکە ئازانی نایچیە سەجەران تۆکمە وەرگێڕانەکەی ئەزانی ینی چی لە سەجەرێکی تۆکمە ئەمڕۆها خەڵگە لە شەجەرە کوردی جاران هەر 20 ساڵەوە پێشکەس نەی و شەجەرە یان و سەجەرە بنە ماڵە ناهی سەجەران تۆکمەیە لەم هەولێرەیە حکمی کرد پاشای مات جامێت ئەمە ئەلفوبێ ئێمە کەسمان نایزانین ئێمە تاپۆکەمان هەیە هەمووی هەیە ئێمە ینی هەندێک جار وازام لە پرسیارەکانیش دوورەکەومەوە چکە من دڵم پڕە لە ئاخ یعنی ئاخەکەونە زۆرە ینی تۆ ژیانە داناوە بۆم ئاخی کە ئەمڕۆ ئاوا ڕوبەڕووی بووینەتەوە یەکێک لە ئەو کارەساتی ئەمڕۆتیین مناڵی کورد ناتوانێت داکۆکی لە خۆیکە لە ڕووی فەرهەنگی و عەرەب ئەوەی درۆ کردووە خۆی کرەوە خاوەنی سووریا بۆیە مەسە سەدان ڤیدیۆمانە بووە سەدان پەرتوکمان لەسەرەوە بووە بەڵام مناڵی ئەمە هیچی نەخوێنەوە کە ئەشپارەی تۆڵی کاکە بۆ خاتی خوا بە ئەمە بکەین بە پرۆژە با ئەمە بکەین وەکو پێم وتی من ساڵە نەمە پێش ویستمامە ئەمە بکەم ئەمە پرۆژێک لێرە بکەین کە بەرامبەر ئەمە بوەستینەوە هێشتا من ئەمەشم نەزانیوها
چکە من بە قوڵاییەوە تێگەم کە هەموو ڕۆژە چۆن کار لەسەری ماکرێ داگیرکاری ئێستا لە ئەستەمبوڵ نییە یەک بینایان هەیە لەوانەیە 200 کەسیشی تیا بکە لە بواری جیاوازە لە پەڕێک ئێستا دوێنێ پەڕێک نییە بابەتێکی بڵاو کرد سەری بە کوردی فەیسبووکە مێژوونووسی بەریتانی ئەڵێ نەکورد هەیە نە کوردستان هەیە باش ئەم سەریک ئەمە چەند کەس بووی نردم بۆی بزانی یاریەکە چۆنە ئەم مێژوونووسە ڕاستە هەیە یەک حرفی لەسەر کورد نەنووسێت لە ژیانێ پەیوەندیشی پیوەکرا ئەڵێکە وڵی من هیچ نەنووسێت چی بکەمە بڵێ باش ئەمانێمە بڵاوەکەنە بڵێک پەرتوەیەکەچی پیجێک بە کوردی دوێنێ بڵای کردەوە تاوان بە پیجی داگیری یانی دوژمنی ێزانم چۆ تۆ لەم هینا ئازان کوردێکی گرتووە ئەمانە بڵاوەکەنەوە ئەمە ژوور هەیە لەم ئێشتا عرب عقلی نەگەشتۆ تێ وڵات سعودیۆمانە هەیەە بەڵام عربی سووریا بەدون لە تورکیاسە دانیشتون کار لەسەر تۆکەن چۆن مێشی تۆ بگۆڕن سا ئێمە میدیای خۆمان بوو بەیەک هەمێشمان چۆن ئەوان حو ساڵیشە سەری کە ئەسا ئەم ڕۆژانەی لە پڕ پامێ بڵاوە بێتەوە باسی ئاشتی و نازە هەمووی دروی ئێوێ چی سیرەکە تۆ گەورەترین چەکی بەدەستێن خەریکی ئەبی بێت بە گەورەترین چەکی مێژووی کورد یەکبوونێکی سیر ئەچێ لە پڕ وڵات پیجێکی کوردی پێمەڵەسی وڵا کورد نەمێژووی هێنین باشە پیجی کورد ئەمەمە بەست چیە ئایا زانێری فێم بڵێ یەکسە چاوان پێ بڵێ لە جیهان ئامانجەکەش چیە ئامانجە چیە پیجی میت تورکێک بە ئەمەی بڵاو کردوەوە تۆ کە دەرجەمەیەکی دە کوردی بڵاوکی لەم ڕۆژە ئامانجە چیە ئەمە پیجی دوژمنن و ئێمە بێ زۆر وشیار بین ئەبێ ئالەم وەختا من جیاوازم لە تۆ لە ڕووی ئاینی لە ڕووی حیزبی حەقی خۆمانە مرۆڤی نابێ هەمومانی بین بەڵام هەموو نەتەوەیە کە لە وەختی شەڕایە ئەبێ باوەشکا بە نارە هاو خوێنەکە ئەبێ باوەشی پیا بکە چکە دوژمن بۆ سادەترین درزەگەڕێ ئەو درزە گەورەکە ئەوێ درز لە هینە ناکۆکەکە کە تۆ بینێ لە ژەیەک ئاڵا ماچیەک ئاڵاکەین کاتە تۆ بەهێزی ئێوێ ئەو بەهێزیە بشکێنێ جا کۆمەڵە پێیجە بینم بە ئاشکرا منەزانم چۆن کارەکە ئەمە زانستە پێڵەن بە ئینگلیزی ئینفۆرمێشن ئۆپەرێشن ینی بڵین ئۆپەراسیۆنی زانیاری چیەکەیت نەتەوەیە گەزانی بە چیە جوڵێ بە چی ناجوڵێ لەوێوە تیم هەیە مەسەن نابینە گۆڕانکاری کراوە چۆنەمە تێک بە مێسە خەریکە کورت ئەبێ بێک مەسەنە ئەلمانیا بە ئیسلامیا بە ئیلمانە ئەمە وتارە نووسێت لەبەرەوە تۆ بێ چی بکەی برا کوردەکە کە هاوڕانیە لە دینایە لە حیزبا باوەشی پیاکە تۆ ئەو باوەشی کە پیاەکەی ناتۆکەی خۆ بەهێزەکەی مێڵە ناکۆچی نێڵە درست بێ ئەمە زۆر گرنگە مامۆسا شتێک کە خەڵک بەجددی دەبێ وەکو کورد هۆشیار ببنەوە لەسەری ئەوەیەکەوە ئەم زانیاریانیکەوە باسێکی ئیسار خودی سعودیە باشترین چەکی ئەجنداکەوە هەیەی ئەو هەموو یوزەرنەیمانەیەکەوە هەیەی لە ئەکسایە بۆ نمونە سێرەکەی لەوەیە 1000-2000 ئەکاونتی هەبێ لە تویتەرە لە ئەکسایە بەس ئەجندای سعودی بڵاوکاتەوە بەس ئەجندای سعودی بڵاوکاتەوە بە هەمان شێوە لە تورکیا سێرەکەی لەوەیە شتێکی سیاسەتێکی کوردی بەدڵ نەبێ ئەچێ کۆمەڵی ئەکاونتی هەیە ئیتر ئەمە بە ژیری دەستکردە کراوە بە ڕۆبۆت یاخود 50 نەفەری دەست بەتاڵی لە پشتەوە داناوە بەس معلومات بڵاوکاتەوە لە ئەکسایە و لەلایەنەکانی ترەوە ئینجامە لە شەڕی بینی پاکستان و هندی شایە بەکارتێ بۆ منە هەند سێرەکەی زۆر ئەو شتاکە بەرامبەر پاکستانیش بە هەمان شێوە خەڵک لێرە دەبێت تۆزێ هۆشیار بێ بەرامبەر ئەو معلوماتانێکەوە بڵاوە بێتەوە بزانێک ئەمە ژیری دەستکردێک و ڕۆبۆتێکی زۆری لە پشتەوە من پرۆگرام کراوە کاژیر بابن پێ بڵێ کۆمەڵی درراوە پێی بڵاوە بەوانە وتومەتەوە من بەوانە وتومەتەوەمە من بابەتەم و تۆ وەکو پێم وتی پێڵێن ئینفۆرمێشن ئۆپەرێشن بۆی بە سادەیەکەی پێ بڵێم چییە بۆ نمونە وەختی خۆی فارسەکان لەگەڵ میسرەکانە شەڕیان بوو ئەیانزانی میسرەکان کۆمەڵی خواوەند هەیە زۆر پیرۆزە لیان چیان کرد لەسەر قەلغانەکەیان وێنەی خواوەندیان کرد میسرەکان دۆڕانیان لەو شەڕەچکە نێتوانی بە قایم هینەکە تۆ چیەکەی خەڵکی ناسی بە قوڵایی لی تێگەی هۆزەکانیان چۆنیژەکە پارتە سیاسیەکانیان توە ئەلمانیەکانیان چیان دووە هەمووی سیرەکە سەر لە ئەستەمبوڵ دانیشتون کار لەسەر ماکەن ئەمە پێڵێن ئینفۆرم ئەمە زانستێکی جیهانی من خۆم بە دەرس بەتی بموتۆ ینی لێزانم مەسەنەن چۆن وێنەکە بڵاوەکەی تۆ پەیامەکە چییە نووسی بە چ زمانێ بڵاویکەی تۆ ئەمە هەمووی کاریگەریە لەوێ دانیشتون خەڵکە ژیانی بۆ داناوە جاری وایە هەندێشتی کوردی لە کورد خۆی باشتر دەزانێت لەوێەوە
باشە تیمیان هەیە کوردیە زانێت تیمیان هەیە عشیرەتەکانە ناسێ تیمیان هەیە حیزبەکانە ناسێ و چ گروپێت چێ کاریگەری هەیە لەوێەوە بەم شێوەیە بەردەوام کار لەسەر تۆکەن سە من لە تویتەر بە ئەنگلیزیان نووسم بەممە بەستە بەڵام من یەک کەسم تۆ سەوری ئەم هەفتێ بەهۆیەمەوە ئەوەم تویت کردو ملیۆنێک کەس هاتووە سەر پەیجەکەم تویتێکم کردووە گەورەترین سیاسی بەریتانی ملیۆنێک و 200 هینی هەیە کاریگەرە لە هەموو بەریتانیا ینی گەورەتی ناسراوە تویتی منی بڵاو کردوتەوە ئەنی خەڵک بۆی نردبوو ئاگادار نەبووم چکە کەمپینم کردو من یەک کەسم ئەبواە ئێمەش ئەو ژوورەمان هەبواە ئەو ژوورەمان هەبواە بەرامبەر ئەو ئێستا ئەو هێرشەی کە لە سعودیە و لە سووریا ئاکرێ ئێمەش هێرشێکی لە تویتەر لە هەموو شتێ بە عەرەبی بە ئەنگلیزی وایە ئەمەمان کردا بابەستێکی زانستی چۆن تۆ شەڕەکە شەڕی کلاشنکۆڤ نییە بەتەنە ینی ئەوی شەڕە ئەم ڕۆحی جانفیدەکاری کە هەندێک لە باشوور و لە بەشەکانی کوردستان و لە باکووریش هاوکاری خوشک و براکارمانەکە ئەمە گرنگە بەڵام شەڕێکی لەوە گەورەتر هەیە کە شەڕی زانیاریە ئەوەی کە پێم وتی بە ئەنگلیزی پێڵێن ئینفۆرمیشن ئۆپەرەیشن یا بڵین ئۆپەراسیۆنی زانیاری زۆر گرنگە بواە لەم هەولێرە جووری یاوەمان هەبووە ئامادە بین مامۆستاستم ئەم بابەتلانێت تۆڵە سیاسیش بێ بەڵام حەزەکەم ڕای جەناب لەسەر شتە بزانم ئێستا بینین دوێنێکە بوو یان پێرێکە بوو تورکیا بە ئۆجەلان بەیاننامەیەکی بڵاو کردەوە ئەڵێ من کوردستانێکی سەر بەخۆم ناوێ بەڵام کۆمارێکی دیموکراسی مەوێ ئەمە ژا بۆ نمونونیەکێک بوو هەر لەو بابەتێکەوە ئێستاکە باستان کرد ئەوەیەکەوە لێدان لە منتیقەیەکی حساسی ئەو نەتەوەیکەوە توێ داگیری بکەیت و بە تایبەت بە کەسایەتیەکی وەکو عەبدوڵڵا ئۆجەلان هەستەکەی ئەمەش با بڵین بەشێک بێ لە یاریەکی خۆیان ئەم بەیاننامەی بە زۆر پێکرابێ یان نەکرابێ با نەچینە زۆر خودی شخصی نەفەرەکە چکە نازانین بەڵام ئەمە شتێک نییە بەشێکە لەو موامەرە جیهانیکەوە ئەکرێت چکە بەیاننامێکەوە بۆ بڵاوکە بنیەکەم ڕۆژکە بوتیان ئاشتی وتاری خۆم بڵاو کردەوە دوو تارم لە سەرێک بڵاو کردەوە بۆی ینی ئێمە هەموو ئاگادارین بە پارت و بە خەڵکی باکوور و هەموو بەشەکان بەشدارن لەم هینا لەم 100 ساڵی ڕابردووە بەشەکانی کوردستان بە پارتی جیاواز و بەوەی بەس من خۆشبەختانە لە دەروی حیزب بۆ قساکە من کەسێکی کوردم و بێڕەنگ هیچ گوێنامێنی هەچ پارتێکی کوردیشم بۆ بکە خەمە سەرسەرم بەس بۆ کوردیشکە ئەم پرۆسەیە تورک بەکارێنێ کە سەریکە بۆی بزانی من یەکسەر وتارێوەڵم سەرکەن ئێشتا هیچ نەبوو پرۆسەیە کە چێ پێشڕەویەکە باخچەلی خۆی بە هەموو ژیانینەی شارێتەوە گەورەتی دوژمنی کووردە هیچ ڕۆژێ ناشارێتەوە ئەڵێ هەرچی کوردی ئەڵێ کوردی ڕۆژاومی کوژن باشکرا خۆ نایشارێتەوە تۆچی ئاشتی لەگەڵ ماگەی کاکە ناکرێ ئەنجا ئۆجەلان چێڵە ئۆجەلان هەر ئۆجەلانیشە ئێستا ماڵی ئۆجەلان وای تۆ کێڵەوای تۆ کابرا هاتاتە دەرەوە من ئەوەی یەکەم جار وتم کاکە ئەم پرۆسەی هەڵێ چونکە ئەم پیاوە ئەگەر 25 ساڵامانە لە ژوورێکا داناوە لەم ژوورە چ دەرمانێکێنێ چی ئێنێ ئەم اینجا ئێساڵە وای تۆ باشە یەک بەڵگەم پێ بڵێوایت کێ ئەڵێمانی کە ئەچن ئەم کوردانی لە بینان ئێستا ئیتر کوردن کێ ئەڵێن میدنین جامێنی تۆ پرۆسەکە هەڵەیە لە بنەچا جا بۆیە ها ئێستازانێ کورد زۆر بەقوتە کورد بەقوتە لە ڕوویەک بوونەوە بەیانەکە هە دەرەکە خۆلەوانە هیچی نەوت بێ ئەو بیشیڵێ کاکە و مرۆڤە لە زیندانە ئێمە چۆنە بێ بەیاننامە لە کەسێک وەڵین کە لە زیندانە ینی و گوناهی نییە بەڕاستی ئەنی کابرا ئەوەی پێی کراوە لە سەردەمی ژیانە ئەنی تۆرە 25 ساڵ لە ژوورێکابی ئاگا لە دەرەوە نەبێ چۆنە بێ میلەتێ بینە دەست ئەو تەمەنەمە جێی ڕێزە ئەو هەموو ژیانی لە زیندانە بەڵام ئەمە بێڕێزیکردنە بەو کە هینیانە دەکلیلی ئاشتیانە دەسە چکە ئەگەر بۆای بیان وتە لە دەرەوە یا ئاشتیەکەین ئەو لە دەرەوەیان ناکرێت چکە ناکرێت کەس ئاشتی بکاکە دنیای نبینی بێنێنی تۆ وەرە هەفتەیەک لە ماڵۆ مێرە دەرەوە باشە و پەیوەندیسی کۆنتترۆل کراو بێ ئازانی دنیاتی ڕوا دەورە 25 ساڵ کەسێکی واقعە بی هەر ئێستا خۆمان دوو هەفتە تۆ با بڵێن تۆڕە کۆمەڵاتێک دوو هەفتە چی ڕوویداوە لە یەکی با بڵێن لە 6 و 7 مانگەوە تاوەکو ئێستا یعنی گۆڕانکاریەکی 180 پلەی مێژووی ڕوویدا ئەم کە ئەبراس 25 ساڵە سەری کە هەر ڕێک بە باخچەلیۆمانە بە ئاشکرا ئەنی تۆ ئاشتی ئەنی چی ئێکاکە تۆ ئەڵێ کوردی سووریا ئەڵێ کورد بە تاوانێ زام لەم کوردی سووریا چکە کوردی سووریانیە سەرخاچی خۆیەتی کوردی ڕۆژاوە ئەڵێ نایبەرە ئێکاکە ئاشتی چی ینی ینی ئەوە لای من و من بە گاڵتەجاریش ناوم ناوە
وە گاڵتەجاڕیکردن بە کورد زیاتر شتێک نییە ینی تۆ ئاشتی کۆمەڵێ لە هەموو جیهانە مەسەن دوو هێز ئاشتیەکەن کۆمەڵێ هینێ تەقە ناکەین ئەوە ناکەین بڵێن هینی دژایەتی وەستێنین ئەمە لەسەرمانە ڕێکەین ئەمەڵێ تۆ لە ناوە بەم لێرە بەس لێرە ئاشتی لەگەڵەکە نەتەوەکەی لەم شارە و کوژم لەم بەشەی کوردستانە کوژم بەڵام ئاشتی ینی وەکەوە بە دوو پارسی جیابین ئێمە نەگەر نەبی نەک هەر گاڵتەخانەیە ینی هیچ خۆ هیچ ئاشتی نییە ئاشتی نیە لە ناوبردننی تۆیە و ئەم بەکارێنێ ئەشی بینی ئەمە کە ئەم قسانم لێوە بگرن ینی بۆی ئەمە وەکو شایەتێک ئەشی بینی دوایەوەی کە ئەمیشانی خۆیان کرد تەواو ینی من کە بە وتار نووسی مەڵم تکایە ئەمە بەکارێنێ بۆ تێگانی یەکبوونمان ئەها چۆن بۆ تێگاری ڕێگەوەی کە نووسیمە و تو مەکاکە ئەم ئاشتیە پلانێکە بۆ تێگانی یەکبوونمان هیچی تر و خەتای ئەو سەرکردەیە نییە بە بۆچوونی خەتای ئەوانەی دەرەوەی کە ڕیان ناوە ئەم پرۆسەیە ببێ ئەبواە لە ئۆڵۆ بیانوستانە بیان تا ئەم سەرکردەیە نێتە دەرەوە ئەوە ئاشتی نییە چ ئاشتی نییە یەکێ لە زیینجانە تۆ ناڵی کەس ببینێ وەڵامی ناردۆ کێڵە نردوێتی اینجا کێڵە ئەو کاکە مرۆڤە 25 ساڵ لە زیندانە ئەینی بۆ ئەم زوڵمە لەم سەرکردەیە بکەی کە لە زیندانە ینی زوڵمە بەڕاستی گەورەترین زوڵمی لێکراوە کابرا دابراوە لە ژیان وە کەسیش نازانێت چی ئەڵێ وای بتوە ئینی چیە کاکە هیچ کەسێک سەر و کوردستان نییە هیچ کەسێک هەمومان لە ناوەچین بەزەم کوردستان نامێنێ واژبێ بژمێنێ هەموو سەرکردەیەکی من کوردستانە بێ لە خزمەتی وڵاتابێ نەک کوردستان لە خزمەتی هیچ سەرکردەیەکا بێ بەڵام ئەو سەرکردێ زوڵمی لێکراوە بەوەی کە بەرپرسیارەتیشی هیراوەتە 25 ساڵ لە زیندانە چێ ئەماکە لە جیانە بڵێ ئەمێ هەستەکەی موامەرەتێکی جیهانی هەیە بە دژی کورد ینی سە مەسەلەن بۆ نمونە تۆ ناڵتوانی بە ئەلەی دایمن بە لۆژیکی و زانستی بیرەکەمەوە دوورەکەمە لە موامەرات بەڵام چەندێکیش لۆژیکیەوە بی ناتوانانی خۆت پێ نەگیرێ ینی تۆ مەسەن ئەوەتە ئەمە لەولاوە هەسەدە هەیە ئەمریکا نزیکەی 14 ساڵە پشگیری تەکات و گەورە تەکات و جەنرال مەزلوم و ڕێزت لێ ئەنێ و نازانم چی دوای لە ماوەی دوسێ هەفتەیە ئەوها پشتت لێ ئەکات و لەولاوە سێرەکەی نازم سووریا کە هێرشێ کردە سەر کورد ئێوەدانە عمیلی ئیسرائیلن کەچی خۆی ڕۆشتۆ ڕێکەوتنی لەگەڵ ئیسرائیل کردەوە جۆلانی ئەوها لەسەر قاپێکی سلڤەری جوان داوەتە ئیسرائیل هەستەکەی موامەرەیەک هەبێ و ئەگەر واشە ئێمە لە واقعاتی بکەین ینی با بڵێن ئێمە پلانێکی درێژخایاندا بنین ناتوانین لە ماوەی چەند هەفتەیەکە و یان 1-2 ساڵێکا چی بکەین گەنجێکی ئێمە کە نیشتیمان پەروەرە کە هێزێکی کوردبوونی زۆر جوانی تایە ئێوێ خزمەتی ئەم خاک و نیشتیمانە بکە ئیشی چییە چی بکە بۆی کەوا دژی ئەم وەزع ڕاوەستێتەوە کاکە ئێمە خەریب بوو لە ناومان بن ینی نزیک بووە لە ناومان بن لە باشوورە ینی بەردەوام ببووە تۆ هیچ گوندێکێ نەما تۆوا لێ هات 100,000 کەس زۆرە و 4,000 گوندمان وێران کرا تاوان بەشێکی زۆربەی فەرهەنگ و مێژومان لەوانە ڕۆشت بەڵام بواە لەوە فێر بووینە ئێمە دوایەوە سەیریکە وەرە سەیری ئەم 30 ساڵەمان کە من وکوتم چکە من پیاکی حزبی نیم پیاوی من هەر کوردم ینی ڕەنگم نییە لە کرماشانە هەستەکەم لە شاری خۆمام چکە لای من هەموو شارێکی کوردی منە ئێمە بە دڵی لەم بە تااقەتی قسەی زلوشتم نییە بەڵام سەیری کە تۆس لەوەتەی ئێمە دەسەڵاتمان گرتە چەند دەرفەتمان بۆ کرد نەکرد بۆ هین دەرفەرمان بۆ هەڵکەوت کە دەوڵەت ڕابگەێنین ینی دەوڵەتی سربەخۆمان ئەگەر وەکو ناویش نەمان کردا بەس بناغەکانیمان دانایە خۆی دروزە بێ باشە ئێستا چێ ڕێی لێگرتە بووی ئەوروپی 30 ساڵە داواکە لەم حیزبە کوردیانە سوپایەکمان هەبێ چێ ڕێی لێگرتون ئێمە خۆمان بەشدارین لەم تاوانی ئەمێ بەسەرمانایە لەبەرەوە چۆ لە ژیانە کیانێکت هەیە ئەبێ هەموو ڕۆژە ئیشی بۆ بکەی هەموو ڕۆژە ئێشگری بۆ بکەی بیهێڵیتەوە ئەم خاکە هیچ تۆ نییە گە نەیپارێزی ئەو ژنەی کە سەر بە ڕێکخراوی نێونەتەوەی بوو ناویشی بۆ هاوتی ئەم فیدراالیە وا نەزان ئەمەدیە ئەو قسێکی چکە و لە دینی سیاسیایە من لە دەشوێن بە حکمی ناویسی بۆ ئەوە 1-2 جار لاسکار شتێکی وا بوو 1-2 جار ئاماژەی پێکرد ڕاستەکە ئیدی تۆ هەموو هینێک ئێمە پاڵمان لێ هاتوو کاکە نابێ بۆ پاڵانەوە نییە بەڵام ئیشی تۆ تۆ ئەبێ دەستگا هەبێ و کووتمە بێ ئینفۆرمی ئەوەی کە پێم وتی کە ئۆپەراسیۆنی زانیاری هەبێ بزانی دژمنەکە ئیژە ئێمە خەریکی چین زۆنی زەرد چۆن لەگەڵ زۆنی سەوزا خەریکی ئەو بوون ئەمە پارەی کە بڕابکە ئەو دەستگانی کە کاریانە کرد بۆ لێگانی یەک لەم دوو زۆنەیە ئەم چەند ساڵە بیان نایەتە دەست من نییە
ئەم کرد بە گۆڕانکاریە لەم ڕۆژهڵاتە هەر بە مێژوو تێگەیشتن مناڵی کورد گەورەکە بەوە ئەوەیە جا ئێمە کارمان دژی خۆمان کردو ئێستا کت و پڕ قەوماوە ئامادە نەبووین ینی تۆ وابێ حساب تۆ لە کەشتیەکای بەردەوام بێ ئەم کەشتیە تازەیکەیتەوە کونی تێبێ چاکیکەی ناتوانانی بژیت ئیسرائیل بۆ مێنێتەوە لەناو هەموو عەرەبا کە ئەیانێ لولی بن لەبەرەوەی ئیژەکە بۆ خۆی هاتووە لە پێش هەموو جیهانەوە بۆمی بڵین نەوەوی هەیە لەبەرەوە ئەگەر دەستیشی بۆ بن کەس نایەرێ دەستی بۆ بەر ئێمە بێ ئیش بۆ خۆمان بکەین ئەبێ خۆمان پارێزین جا لەبەرەوە من ناوی نانێ وامە ئێمە بەشێکی گەورەی ئەبێ دان بە هەڵی خۆمان نابرین بۆ ئەوە نا ئەمڕۆ لۆمەی خۆمان بکەین دەت ئەمڕۆ بێ چاپیکەین بە ئەمڕۆ دەرفەت دروست بووە ها فێر بووین چەنە زۆنچێتی بکەیت و پارچێتی بکەیت باقیەکەی تۆ کوردیت ئەوە لە ناو ئەوە باشە کاک مەسعودیش لەم دواییە قسەیەکی سەرنجڕاکێشی کرد یەکێ لە ڕۆژنامووسەکان پرسیاری لێکن ئەڵێن لە کۆمەڵگەی جیهانیە کەس پشگیری کوردەکە ئەوشڕە حەزەکەم بڕۆن کتێبەکەم بخوێننەوە گەر خۆمان هەبین کەسمان هەیە گەر خۆشمان نەبین کەسمان نییە بزەبت قەزی چییە بەڕای تۆ بۆ قسەیە واللهی خۆی من ئاگاداری وشەیەنیم بەڵام بەگشتی ئەبێت تۆ خۆتی خۆت بی یعنی ئێمە ئەوە تا بوو زەمان سیر و زەگەورەیە دروست بوو ئەهاکەی خۆتی زۆر گرنگە زۆر ینی تۆ ئەو خاوەنددارێتیە لە خۆ و کە تۆ بووی بەهێز هەموو کەسی هاوکاری دەکە ئێستا ئێمە سوپایەکی بەهێزمان هەبووە 50,000 شارکەری بڵین ڕاهێنراو بڕوا بکە ئێستا شیعە بڵین هەلومەرجەکە گۆڕاوە شیعە بەرژەوەندی لەگەڵ ئێمە هەیە نەئیتر مامەڵی لەگەڵ ئێمە کرد پێویستی بە ئێمە بوو وڵاتە ئیتر لەم ناوە ئەمریکا زیاتر پێویستی بە ئێمە بوو بەڵام ئێستا ئێمە لاوازین یعنی ئەم لاوازیە گرنگە ینی دانی پیابرین بەس لەو بەینا شتێکتان بۆ باسەکەم زۆر گرنگە ماوەیە کە فێر بوون کورد کەسی نییە جگە لە چیاگان ئەمە زمانی زۆر گرنگە وشیار بین بە خۆمان من و تارێکم لەسەر ئەمە نووسیوە جا ئەوەی کاکمان زووتێتی کە ئێمە خۆمان کەسمان نیوە ڕازەکە ئێمە بێ خۆمان هەبێ ئەو خۆبوونە لەوە بێ خۆ بەڵام لەم بینات سێرەکەم وڵا کورد کەسی نییە جگە لە چیاگەر ئێ بابک لە مێژوای یەک سەرچاوم بۆ بێنەرەوە کوردوایمە کابرای سوئیدی ئەمەی وتووە ئێستا کورد لێ بوو بابە کورد نەکڕوزاوەتەوە ڕۆژەژان ینی زۆر گوناحە زمانی کڕوزانەوە بۆ کورد دروستکەی چکە کورد نەکڕوزاوەتەوە ئەوە تا کورد بەتەنها بوو لە هەموو جیانە هەموو جیان تۆ ئێوە بریتانێ شەڕی کۆبانی شەڕی کۆبانی زانی چۆن دروست بوو هەموو جیانوتی وڵا هەموو هین گیرە باکوور گیرە هەمووی بڵێن ڕۆژاوای کوردستان و سووریا هەمووی گیرە لە سا 20 شاری کۆبانی بەدەست کردەوە هەموو جیانوتیانێ هەمووتیان کاکە ئەمە خاکە وتی من داکۆکی لە خاکی خۆمەکەم لە سا 20 شارەکە ئەوروپا شەرمەزار بوو هاوکاری کردن ئەها کورد ناڵێ وەڵام من دۆستم نییە جگە لە چیاگە ئەڵێ خۆم ئەوە تاوە بەڵگە تەسێرەکەم لە ئەوروپیەکەم حقایەتەوە گیرا خەریکە خەڵک بەکارێنێ من جا من زۆر دژی بەکارێنانی زمانە هی خۆی نەبێ میلەتی کورد قەت نەکڕوزاوەتەوە قەتیش ناکڕوزێتەوە بەس خەریکە لەم بەهۆی ئەم وەڵا کەسمان نییە جگە لە زمانی کڕوزانەوە نەهاوکاری دەکا و ڕۆحی بەرگری ئەکوشێ و من ئەمەی کە بە دڵمە چەند ڕۆژە ڕوا ئەو ڕۆحی بەرگریە کە دروزە بێتەوە کە خەڵک ینی خەڵک بە گۆرانی بێژە هەیە محەممەد گەرمیانی ناسن بەڵێ زۆر سەرنجی ڕێکشم زۆر بنەماڵی زۆر کوردن ئەو ڕۆژە گۆرانیشی وتو بۆم هەلو مەرجاڵێ کاکەسە من جگەل لەوەی خۆم گۆرانی من خۆم کوڕە شەروانم باوکی ڕۆژاوە بۆ شەڕ باوکی پێشمەری کۆنە ینی سەیریکە ینی هێزێک و ڕۆحیەتێ دروست بووە بەڕاستی ینی زۆر گرنگە جا ئێمە ئەمڕۆ حابێ چۆن بزانین ینی سەرڕاستێکی کورد چۆن ئاڕاستەیەکی چۆن ئیداری بێ چوەگەر ئیداری نەی وەکو هینێگە ڕوا بەڵام ئەبێت چی لێ دروزەکەین ئەمانەیە چی بکەین چۆن ئەمە ئێستا وڵاتێکی وەکو پۆلۆنیا بەهۆی ترسی رووسیاوە ئاخر پۆلۆن ماوەیەک خاچیان داگی کراوە ڕووس زۆر شوێنی داگیر کردبوو بڕواکەی لە ژێر 16 ساڵی شۆ چەکیانە ینی ڕاهێنانیان پێکەن سرە بێمە ڕاهێنان بکەیت بە مناڵمان لە خوێندنگا ئەبێ خوێندنگا مناڵمان چەگارکەیت بێنێ بێنە سەرمان هەموو مناڵێ ئامادە بێ بەکچوو بەکڕۆ شەڕکەین شەڕکەین بۆ ئەوی یعنی ئەو ڕۆحە دروستکەینەوە کە ئێمە بۆ کەس سەردا نانەوێنین و بەدەویەکی خوێڕی بێتە سەر خاکەکەت و بێت آخر خۆشە تۆ شتێکی پێ بێ کاڵم ینی بە هەمومانەوە کاڵم خوێڕی چکە بەڕاستی خوێڕین تۆ بیت
دوژنی ڤیددیوکم داناوە لەسەر تویتەر ئەمڕۆ دوژنی داناوە بە دەوریام هەموو پیاوە خوێڕی عاشە حازری لە هەموو ژیانیان کورت شتێکی وای کردەوە بە ژنی بەرامبەر نەتەوەیەک ینی ئەو پەڕی سوشی و نائینسان مرۆڤایەتی ینی کە ئەو ڤیددیو نابینی دڵە پڕەوێت لە تووڕێی جا لەبەرەوە ئەم تووڕێیە ئەبێ بکەین بە پرۆژە کللتوری هەیە من لە ئەوروپا فێر بووم زۆر گرنگە ژنێک ڕۆژێک مێردەکەی بەڕێوبەری خوێندنگەیەکی گەورەی لەندەن مناڵێ بە چەقۆ کوشتی تاوان مێردەکە ئەمرێمە ئازارێکی زۆرە بەس دانەنی شین بکە هات ئەم ئازاری کرد بەچی بە پرۆژەی یارمەتی ئەو مناڵانەی کە بێکەسن و تووشی کێشا بنەها ینی کردی بە شتێکی پۆزتیف جا ئێمەش ئەم منیانی من خۆم ئەو تا نایشارمەوەی بینی تووڕەم ینی تووڕەم لە بەرەوەی زوڵمێکی گەوراکرێ بەڵام ئەم تووڕەبوونە من خۆم کردومە بە پرۆژەی مێژوو کورتچێ من لامو ژارما تووڕەم دەرکم کردو بەم قوڵایی ئەم تاوانەی بەرامبەر ئەم زوڵم و زۆری بەرامبەر منە تەواکرێ هەر ئەمێمە ینی بە پرۆژە بە هەموو شتێ بە کورد بڵم کاکە ئەویت خۆ بناسە تۆ یەکەم زمانی هەموو جارێ لەم یەکەم زمانی نووسراوی سەرگۆی زەوی تۆیە ناکرێ 50 بەجیهان نەڵێن کەس باچی نییە بە حکومەتەوە بە زانکۆتەوە بە کەسی باچی نییە کەسی باچی نییە بەجیهان بڵێ ماتچێ ئێمە مادین ئەمە ئیمپراتۆریەتمانە بۆ کاکە مە زۆر گرنگە ئێستا بە درێژایە بەرامە باسمان کرد ئێمە تاپۆی بەشی گەوری هینمان هەیە تاپۆی مێژوویمان هەیە هی ئەو خاکە کاڵم تاپۆ بەمانای تاپۆ نابە بڵی کە مێژوویکی ڕوونمان هەیە لەو نەکەسی عەرەبێکی پێپەتیەت بە تۆڵێ وڵا هینمان ناسنەوەکو ئەوی باوشی خاچی باوشی بێ دوێنێ هاتووە بەهۆی ئەوروپی و هێنانەتە سەر و خاکە منم ئەم بەرنامەیە هەندێک وشەی نیش بەکارێنم بەڵام هی لە ڕۆحمۆیەتە دەرۆ زۆر تووڕەم لەم پێپەتیە بێتەر بێتانە چاوانباری خوێڕی یەنە سەر خاکەکە ینی تادا لە ژن و مناڵتەکەن ینی ناکرێت هەر کەسێ بێ دەستی بچێتە سەر ئەوەی مردوویەک ئیتر ئەمامان خۆی خراپترەکەەوە خودی مردووەکە ئافرەتە یاخود بڵم شەهیدە هەر کەسێ دەستی بکەوێتە سەر ئەوەی شەهیدێک یاخود مردوویەک لە شوێنێکی بەرز فڕێداتە خوارە و سوکایەتی پێ بکە بە تایبەتی ژنێک ئەوە تربێتی نییە لە تربێنێ لە ئیسلامە هەیە ئەوە نە لە زینی کاژی من هەندێک ڤیددیو ناتوانم سەرکەم ینی ئەوە ئازارمەیە بەڵام جاوە بیشی بینی کاکە من ناکرێمە ینی دوێنە ڤیددیوەکەم بینی ئەم بە دووە خوێڕێ بێتەر بێتانە چونێتە سەر ئۆتۆمبیلێ ئەوە محەممەدە ناوەکانی شێڵێ کوردن ژنەکەی ومە مناڵێکی 4 ساڵی لیا کوشتو کاکە ئەمە ینی تۆ ئیتر کاکە گورگێ لەوانەیەوە نەکا گوگێ برسی نەبێ ناچێکی کوژێ مە برسیشی نییە چێ مناڵێک کوژێ ئەنی هەموو سنوورێکی ینی ئەخلاکان تێپەڕانەوە ئێمە لەگەڵ دڕندەترین دوژمن ئەمڕۆ لەبەرەوە بە بۆچوونی من ینی بێم تووڕەبوو نەبکەین بە پرۆژەی دروستکردنی سوپایەکی کوردی پرۆژەی ئەم شکانی ئەم زۆنی زەرد و سەوزە پرۆژەی دروستکردنەوەی پەرلەمان پرۆژەی هەمووی ینی یەکبوونمان ئەبێ مناڵمان چەگار بێ نەکچێکی بیتێ بەڵام ئامادە بێ کە ڕۆژێک قەوما دەست باتە شەک بزانێت چۆن بەرامبەر دوژنەکەی خۆینیا و خۆ و خاک و وڵاتی نێڵێ ئاوا توانین دروستی لەبەرەوە پرسیارێکی باژوڵام نایێت و باسی و کرد ئایا ئەمە پیلانجێڕێ نەخێر بەشێکی لە سەدەی 20ەمان زوڵمێ لێمە کراوە لەو یاریە بەشێکی خۆمان یاریەکەمان بەشنەگە و بەشێکی نەشارەزایی ئەوروپی و بەرژەوەندیەکان وڵاتیەمان بەش کرد بەڵام دوای ئەوە لە ئەم دەرفەتەی بۆمان دروست بوو لە باشوورە ئەبواە باشوور ببواە بە بناغێکی گەورەی ئیتر هەموو باچەکان بەڵام بەداخەوە نەبووە یعنیمە کە ڕەخنە لە خۆمانەگرین ئەم باشوورە هی منیشە و هی تۆشە کە ڕەخنەی لێگرین ئەمانێ باشتر بێ باشتر بێ ماڵی هەمومان ئەمە کەشتی هەمومان ئەم کەشتیە هەچیەکی لێبێ هەمومان وێرانە بین هەموو ئێوە کەی لە دایک بنتخوا کاکی وەژێ دەسەیتان نەبینیەوە عەرەبێ پێ بڵێ نابێ بە زمان قسە بکە ئێوە نەتامێت تێناگەن لە قوڵاییە لەبەرەوە پاراستنیە مە ینی ئەرچی هەمومانە لەبەرەوە ئەم کەشتیە بێ بەهێزکەین ئیتر حیزبی فلانی ئەوەی تری ئەوەی کێشە نییە کاکە بێ باسپایە دروستکەین کاکە با هێزی دروستکەین بەرامبەر ئەم هێرشە دڕندەی کە ئەیانەوێ بوونە نێڵن لەسەر خاکەکە ئەم نەتەوەی پرچەکەین بە زانست بە تێگەیشتن لە مێژوو یعنی ئێستا من حەزەکەم ئەم ڕۆژانە دەستگایە هەبێ بەس فیلم بە توانم بە عەرەبی بە ئەنگلیزی بە کوردی فیلم دەرکەین لەسەر کورد چێ لەسەرم خاکەی ئەمە لەکوێیە باشتری خۆشتان پێ بڵم خەز هەلماجدیە ناسن
ئەمە پرۆفیسۆریی عەرە بەجا عەرب دەمهراشە دەمهراشە بڵێ یزدی قسەی لەسەرەکان لە ژیانە ناڵێ نازام تۆ گەورەترین زانابی هەندێک بوارەڵی نایزانم ئەم کابرا کورد ڤیددیوی دەرەکرد لە خۆبایی مادەکانی کەلیمان نەماوە کورد هەر کوردە و هیچ پەیوەندی بە کەسەوە نیە وەڵام من یەک ڤیددیۆم دەرکرد بە زمانی عەرەبی خۆم هەموویم خۆم ئێدیت و هەموو شتێکشم کرد بڵاوم کردەوە ئەڵە مۆرە کاکە تۆ ناڵی مادی چی نییە ئەڵە یەک بەردی لێ بەجێم ئەوە قەڵاکەیان ئەوە بیناکەیان ئەوە مناڵی زمانیان هیچ ئەوە زمانەکەیان ئەوە کوردیەکە پاش هەفتەی ڤیددیۆ ڕێک نێوانی ڤیددیۆکەی من و ئەو یەک هەفتەیە پاش هەفتەیە لە کورد مادە ئەها چەند کاریگەرە ئەوە دەمهراشی عەرەب بوو جا ئێمە ئەگەر سەدان کاریەوە ئەوی من یەک کارە خۆ منیش یەک مرۆڤم بەڵام بۆ ئێمە دەستگایەکمان هەبوو ئەمە بکە یا ئەم هەموو کەناڵە هینەمان هەیە ئەوەی مەژغوڵی کاری زۆن و حیزبین دەستگایەدانێن بۆ داکۆچیکردن نەم خاکە ئەم ڤیددیۆ بڵاوکەینەوە ئەمە زۆر گرنگە باشە ماوەستا گیان ئێستا من داخەونە زۆرە لە وڵی لێت تێگەین بە سعادی خۆت ئەمجا لێرە هەروەها جۆرە گوتارێکی تازەشە بینم کەوا لەم هەفتەی ئەخیرە ئەتوانم زۆر باسی بکەین ئەو کۆمەڵانی وڵی نازای ناویانی جاش ناویان لێنەی بیر و ڕای جیاواز ناویێنی چی گوتارێک بڵاوەکەنەوە داتا بڵاوەکەنەوەڵێن کاکە تۆ ئەم شەڕی ئێستاکرێ ئەمە شەڕینەتەوە نییە شەڕی خاک نییە بەڵکو شەڕێکی سیاسیە ئەوەتە سێری بکە هەسەدە و ئەو هێزانی کەوا لەوێ شەڕەکەن 120 کوردن 25 کوردن 50 نازانم 60 عەرەبە و 130 نازانم تروکمانە و 100 نازانم چنی ئەوەیە یعنی بە شێوازێک گوتارێک ئەڵێنکەوە ئەمە شەڕێکی سیاسی و پێویست ناکەم وەکو ملەتێک دڵمان بۆی ژان بکە کەچی مەسەلەن من بۆ ئامادەکاری بۆ ئەم ئەڵلقەیە لە چەندەها سەرچاوە ئەگەڕم ئەلی ڕاستە سەرەتاکەی پێش ئەم شەڕە 140 بۆ 50 عەرەب بووە بەڵام ئەوی ژەر ئەو بەدەویانە بووەکەەوە ئێستا خیانەتیان لێ کرد کوردەکە ڕۆیشتووە شەرەفی خوشک و دایکیانی پاراستووە ئێستا لەگەڵ هجوومەکەی سوپای سووریا یەکسەر وازیان لێ هێنا و ڕۆیشتونە کە چیسە زۆربەی ئەوی کەەوە شەڕەکە 180 کوردەکەی خۆمانە کوردی ڕۆژاوایە کوردی باکوورە کوردی باشوورە من لە نزیکۆ ئەنی من لەگەڵ ڕێکخرای نێودەوڵەتی شتا کارم کردو لێنە لە خۆ مۆشتێڵم لەسەر زانیاریڵم بە چای خۆم بینیومە ئەوەی ئەوان کردوبان ئەوەی لە ڕۆژهڵات کرا ئەچێتە خانی معجزەوە وەرە تۆ لە سلێمانیەوە تا ڕوومادی حکومکەی ڕوومادی ناوجێگەی عەرەب نییە مەسەن لەوانە حکومیان کردەوە حکومەکەش چی چۆن ئیداری عەرەب بی ئەمە ئالۆزە ئەمە عشیرەتە لێرا دەسەڵاتیە چۆن ئەمە یارمەتی عشیرەتی بناڵەکەی خیتە کار بۆی ئەمە بۆچی کردیان بۆ پاراستنی ناوچە کوردیەکان چکە داعشی تیا بوو ئەمە ئەوروپا هەموو ئەم ڕۆژاوای ئەمڕۆ پشتی کردوتە ئەمە بە پشتگیری ئەوروپا ئەمە کراوتیانم ناوچانە کۆنتترۆلکەن خۆمە بە خۆشی خۆیان نیان کردووە بۆی بمێنەوە پێویستیان بە پشتگیری ئەوروپا بوو بێ تۆ بۆی بەرژەوەندی خۆ پارێزی بەرژەوەندی ژە پارێزی ئەوە خو بە هین نیان کردو مەجبورە تۆ لە ناوچەی عەرەبی کارەکەی یەکێ لە داواکاریەکانی وتیان ئەم هێزە نابێری کورد بێ ئەمە لە ڕۆژاوا داواکرا ینی بڵین هێزەکانی ڕۆژاوە نەک ڕۆژاوی کوردستان ئەوروپیەکان وتیانگاکە ئێوە بێ منەتەوەکانی مەسن کریسیانی تیابێ ئەمیتیا بۆی ناویشیان ناهێزی مکرات بۆی هەمووی بێ هەر کورد نەبێ ئێمە لەسەرەوە هاوکاری کراون ئەمڕۆ عەرەبەکە هەڵگەڕایەوە عەرەبەکە لە ژێرەوە تورک هاوکاریەکە هەر با پێشتان بڵم بە ئەو کوشتن و بڕینەی کە ئێسەی بینی ئەمە ینی بە هاوکاری بە پشتگیری تورکیا چکە تورکیا کردوێتی زۆر کردوێتی من ناڵم عەرەب نەیکردووە بەڵام بەو دەرەجەی کە ئێستاکرێ ئەمە ینی من ڤیددیۆکم بینی داچڵەشیم عەرەبێکی ڕائڵە کاکە من ئەڵە خەڵکیم شارم تو ڕێکرامەکە لەشێ لەرزێ عەرەبە ئەڵە من خەڵکی ڕەسەنیم ڕقێم ئەو دقەیە هاتووە ڤیددیۆم بینی ئەڵێ بەو بازگایە ڕۆشتوم ئەڵێ عەرەبی یا کوردی کوردمم سەرمە بڕێ عەرەبە میهانەمەکە ئەڵێ سیلاحی خسۆتە سەر خوشکەکەم ئەڵێ تۆ هینیت بڵێن چەگاری قەسەدەی ئێمە عەرەبە خۆی عەرەبە ئەمە ئەم هێرشە هەمەجە ئەو گروپانە بەشێکی زۆری لە تووشیاوە خۆی دیارە خۆی لە کەناڵی جەزیرە خۆی ئەمە کە بە حساب پشگیری شانەکەەوە نانەوە دەرکەون کەمانە تیرۆریستن و پشگیری ئەکرێنەوەمانە لە یەکێ لە لایڤەکانی جەزیرە دەرەکەوێ ئەوەکە ئەوەیشی داعشی بە شانەوەیە شۆت کراوە نایشارنەوە یاخود چەنا ڕسمی دیکەیەکەوە علەمی تورکیایان هەڵگرتووە وەکو ئەوەی پشگیریانەکە لەوە نەما قسەی تیا بینی تۆ کابرا دەمانچەیە لێرەیەتی نووسێتی
پرس ئەخ پرس ینی تۆ لە دەرەوەی شەڕای زۆر خۆشە دەبانچێت ناوکاتی نووسێت ینی هیوە نەماوە قسەی تیا بکەیت ینی ئەمە هەموو جارێکات گرژی دروست بووە سەیریکە کە بڵین وەزیری خارجی بڵێ وەزیری دەرەوەی تووشی ئاچێتە سووریا یەکسەر گرژی دروزەوێت چکە هینە خۆیان خاوەنی عقڵ نین ئەوە تا خاکی ینی ئەمڕۆ ڤیددیۆکە من زۆر بەخۆت بوو سێ چوار سەک بە گاز ئەگەرن لە بڵین ئاڵای ئیسرائیل لەسەر ئەو سنوورە ئەو سەگانە داکۆجی لە خاکەکەکەنێەوە ئێوە لە دوورۆ سێرێکە سووریەکانە لە جامێ ئەمانە خاکەکەیانەوە تا هاتوۆتە تا نزیک دیمەشق هاتووە بۆشیان نییە لە بۆیان نییە لە چەکی بچووک زیاتر هەڵگەرێن نەزای ینی ڕێکەوتنەکە بۆ هەرداهی کراون بۆیان نییە لە خوارەوەی سووریا بۆیان نێ چەکی خوری ساڵگەن زانی هەڵی گرن لیانە بەدرۆن بەڵام من بەتوی دەنووسم زۆرە نووسم لەسەر پەیجەکەم ینی ئەمە کاریگەری چەندم پێکرێ نازانم بەڵام لە مەدای دوورە هێزێ دروست بووە نەک هەر بۆ کورد بۆ ئیسرائیلیش خەتەرە چ بۆ یەکەم جارە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە ئەم هێزە سونەیەکی گرتووە ئەم عەرەبیە هەتاوەکو تورک نازانم تاکی وا بێت چکە شتەکان بۆی هێ بگۆڕێ بەڵام ئەوە تاشی ئەترسێ چکە بۆ یەکەم جارە عەرەب یەکەگرێ ینی من تا سەروان نابێت ئەوە تا ها میسر لە یاریەکانی میسر هاوکاری پشتگیری کوردەکە چکە میسر بەدڵی نییە میسر لە هینی خۆیە ترسێ هەریەکە و هەمووی بەرژەوەندیە جاوێ حاڵ ینی گۆڕانکاریەکان زۆر گەورەیە ئێمە ئەم کەشتیە و هی هەمومانە ئیسلامیت ئەلمانیت نەتەوەیت پارتی دێشێتی گۆڕانی هەچێکی ئەمە کەشتی هەمومانە و هەمومان ئەرچی سەرشانمانە بەشێ بین لە پاراستنی نایپارێزی هەر هەمومانەمە بە یەکۆینتیان بە گەورەبوونی هەمومان گەورابین بە پچووبوونەوەی هەمومان بچووگە بینەوە بۆ چوونی من یعنی ناکرێ ئاوا ئێمە زۆشتمان نەکەن بە دەستگا یعنی وەکوتم میدیای کوردی لەم 30 ساڵە یعنی چۆن نەزانم ناوم سوارانە نەک بە ملیۆن بە ملیار سەرف کراوە بۆ دژایەتی یەکتری و من لە سا 5 نەک لە ساوێ لە سا یەکی ئەوم پێ بێت ئەو بجێم پێ بێ گۆڕانکاریەکەم بە 4 زمان کارەکەین لەسەر مێژوو هەر تورک و فارس و عەرەب ڕوخێنین لە ڕووی خاوەندارێتی لاوازیانەکەین خاوەنی ئێرەم هەموو ڕۆژێ من فێرکردنی مناڵتەوێ پرۆژە ئەمە پرۆژەی نیشتیمانی گرنگ بەس ئێستا شەرە بێ بکرێن ینی ناکرێ ئەمە بڵین ئەبێ ئەوە بکرێت و نەیکەین چکەوە تا هەستەکەین لاوازی نەها کە میدیا عەرەبی کەوتۆتە گیانمان کەسێ نییە وەڵامی باتەوە ڤیددیۆیەکی کوردیم نەبینیوە کە جواب باتەوە بە زمانی عەرەبی بڵێ کاکە نەخێر ئێمە هەموو سووریا بەدەستمانە و باڵگەی ڕوون نەها بەرنامەی قوڵ نیمانە ماوەستا گیان یاخوا بە خێر بێ گەورەمانت کرد خۆش دووت پڕە ئێستا 3 ساعتی دیکە قسەگەن لەسەرم بافەتی نەگڵم پڕە وڵی سپاس بۆیەوە چکە من دەرفەتە گرنگە ئەم بەرنمەیە ینی زۆر گرنگە و ئێوە ڕۆڵێکی باشە بینم سپاس بۆیەوە نەماوەی ئاگادارتان و ئەمڕۆ حەزۆ گرنگە جوانەکەش جوان بیرم چوە زانچی ئەو نە تووڕەم بیرم چوەجیینە ئەوە بەزلی کوردیەوە بهاتمە بەس بەداخەوە زۆرم پێ کێشە نیە تۆ ڕۆحت کوردیە وڵی ماوەسە ئێستا ئەلحەمدوللا چی باشە ئەم هێزە گەنجە هێزە پڕ کوردەواریە پڕ نەتەوایەتیەکەوە ئەبینی ئەتەرنێتی ئێستش بە تایبەت ئەمە لەگەڵ سەر هەڵدانی مەڕیڵز و شی کورت و تیکتۆک و ئەوە هەر کەسێک بەس تۆزێک بە لێکۆڵینەوە بکاتەوە مەژیری دەستکردێم 1000 وێبسایتەیە و تۆزێک زمان فێر بێ ئەتوانی بەخوا بەتەنیا دژی دەستگایەکی گەورەیەکەوانە ڕابۆستی لە شوێنی خۆی بەڵام من ئەم دواهینام تکایە پێیجێکی زۆرەوەی کە پێم وتی کارمان لەسەرەکەن بە کوردی بەهین بڵاوەکەنەوە وە زمانی عەرەبی بە ئەمانە بڵاوەکەنەوە زانیاری هەڵە مەچۆ ئەمە بڵاوکەرەوە مەبە بە دەنگی ئەوان اینجا ئەوانەی کە ناکۆچی دروزەکەن ئەلمانی دیا ئیسلامی دیا یەشێتی پارتی نییە تکایە ئەو بابەتانە بڵاو مەکەرەوە تۆش چونکە ئێستا دوژمن لە چەکی بەهێزی تۆ چەکێکی بەهێزی یەگرتنونی دروست کردووە مێڵە باوەشکە بە نایارە کوردەکە تا ئەم لاولای ماچکە تۆ گەورابی تۆ گەورەی تۆی ئەوە بکەی ئەبێت تۆ بچی ئەوەی کە هاوڕانیە مادەم کوردە خۆڵی بگرە گۆڕانکاری ئاواکرێ لەبەرەوە ئەبێ زۆر وردیابین کە کەسێک ئەلمانیە ئەسلامیە شتێگەڵێ
وەڵامی مێنەوە کە وەڵامایەوە بێ بابەت بڕۆ پشتگیریەوە بکە کە ڕۆحی یەکبوون ئەکا ئەلمانیە ئیسلامیە هەچێکە ئەوە بکەی دەنگیەوە نەگەورە بەڵام کە وەڵامی ئەوە دایەوە کە درست دروزەکە دەنگی و گەورابێ کەواتە تۆ دەنگی ناردهینەکەی نەخێر ئێمە بێ باوەش بۆ یەکەینەوە ئەوە زۆر گرنگە ئەوە دو قسەم بوو دەست خۆشە مامۆستاجیان ئەکان تۆ شتێکی ماسووران لە خوارەوە دانێم ئەمەشم بە ئەرێک زانی مامۆستا لە ئەکسە یاخود تویتەری جارانە زۆر ئەکتیڤە شت بڵاوکاتەوە تکاتان لێ یەکەم ئەوانەی کەەوە کمیونیتیەکی باشی کوردەیە لە تویتەر شتەکانی مەسەن ڕیتویت بکەنەوە شتەکانی لایک بکەن فەیڤریتی بکەن کۆمنتی بکەن ثێدی بکەن تاوەکو چکە ئەلەوێ مەسەر نەتوانی باوەکو بڵێ لە فەیسبووکیش بەس بە فەیسبوک کوردی لە تویت بە ئینگلیزیە نووسم زیاتر مەڵام لە تویتەرە لەبەرچی زۆر کاریگەری جیهانی کاریگەری جیهانی ئەمە توانین لەوێ شۆڕشێک بەرپا بکەین دەستان خۆش بێ و ئینشاءالله مۆزعش خی گەۆر ڕەحمالێکە توشتی باش بەڕێوێ و گەشت بینیم هەر بژین و بێ گەشت بین بژی کوردستان کوردستان